بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێت ئاجزان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ من جەلال محەممەد لەگەڵ هاوکارم دانیار ئەمڕۆ لە خزمەتانین بۆ پێشکەشکردنی بەرنمەیەکی تری پەیامی ڕۆژ بۆ هیوای تا کۆتایی بەرنامە لەگەڵمان بن کۆمەڵێک بڕگۆبابەتی بەسوودمان بۆ ئامادە کردوون کە پێشکەشتان دەکەین. سڵاو و ڕەحمەتی خواتان لەبێت بینەرانی عزیز دڵخۆشین جارێکی دیکە لە بەرنمەیەکی نوێی پەیامی ڕۆژدا هاتینەوە خزمەتان. ئەمڕۆژ کۆمەڵێک تەور و کۆمەڵێک بابەت و زانیاریمان بۆ ئامادە کردوون دەخوازیین تا کۆتایی بینەرمان بۆی کە سوودمەند من لە تەواوی بابەتەکانی ئەمڕۆمان. ئازان لە تەوریەکەمی بەرنمەکەماندا باز لە ڕۆژی جیهانی زمانی دایک دەکەین زانین ڕۆژی زمانی دایک تا چەند گرنگە وەروها باز لە گرنگیدان بە زمانی کوردی دەدەین. لە ئێستادا لە تەواوی جیهاندا نزیکەی 7200 زمان هەیە و لە ساڵ 1950 تاوەکو ئێستا 200 زمان لەناوچوون و لێرەدا باز لەوە دەکەین تا چەند گرنگە گرنگی بە زمانی کوردی بدەین تاوەکو لەناو نەچێت وە زیاتر هۆڵی ئەوە بدرێت کە زمانی کوردی لە تەواوی جیهاندا زیاتر بناسرێت کە لە ئێستادا لە ڕیزبەندی نەتەوەیە گردوەکاندا زمانی کوردی ژمارە چلەمینەکە لە تەواوی جیهاندا ئەو ڕیزبەندی خۆی وەرگرتووە. لە تەوەری دووەمی بەرنامەکەمان لەسەر کۆنگرەی چوارەمی کۆمەڵی دادگەری کوردستان دەکەین بە تایبەت لەسەر ڕۆڵی ئافرەت لا سەرکەوتنی کۆنگرەی چوارەم وەروەها پلانیان بۆ 4 ساڵی داهاتوو بزانین چۆنە چونکە دیارە ئەم کۆنگرەی کە بەسترام جارە ڕێژە و پشکی بەشداریکردنی ئافرەتان جیاواز بوو هەم پشکی بەشداریکردنیان بەرکەوتیان لە سەرکردایەتی زیاتر بوو هەم بە دەنگی خۆیان توانیان سێلاندامانی سەرکردایەتی بێنە سەرەوە تەنها کەسێکیان وەکو کۆتایە پشکی ئافرەتان بەشداری کردو بۆیە لەم تەوەری دووەمی بەرنامەکەماندا قسە لەسەر ڕۆڵی ئافرەتان لە سەرکەوتنی کۆنگرە وەروها پلانیان بۆ 4 ساڵی داهاتوو دەکەیت. ڕازان پەیامدەرانیشمان لە سەرجەم شار و شارۆچەکان ئامادە دەبن زانیاری لە شارەکانە وەردەگرین دەستپێکیش دەچینە لای کەش و هەوا بزانین پلەکانی گەرمان گۆڕانکاری بەسەرداهاتۆ پێکەوە بینەری دەبین.
وڵازان چەند زانیاریەکتان لەسەر ڕۆژی زمانی دایکتان لە جیهاندا بۆ دەخەمەڕوو کە لە ساڵی 1999 دا نەتەوە یەکگرتوەکان ئەم ڕۆژی وەکو جیهانی ناسان کە گرنگی بە زمانی دایک بدرێت. 21 مانگی شوبات ڕۆژی جیهانی زمانی دایک ئەم ڕۆژە لەلایەن ڕێکخراوی یونسکۆی سەر بە نەتەوە یەکگرتوەکانەوە لە 7 مانگی ئازاری ساڵی 1999 دانرا و دواتر لەلایەن کۆمەڵی گشتی نەتەوە یەکگرتوەکانەوە بە بڕیارێک بەفەرمی کرا. لەو ڕۆ یونسکۆ و سەرجەم ڕێکخراوەکانی ناوەندەکانی پارێزی مافی مرۆڤ و مافی منداڵان جەخت لەسەر گرنگی فێربوونی زمانی دایک دەکات. زمانەکان یەکێکن لە بەهێزترین ئامرازەکانی پاراستنی کەلوپورە جیاوازەکان. مێژووی دیاریکردنی ئەم ڕۆژە دەگەڕێتەوە بۆ ڕۆژی 21 مانگی شوبات لە ساڵی 1952 کاتێک پۆلیسی پاکستان بە فەرمی دەوڵەت تەقی لە ژمارەی خوێندکاری بەڕەگەزی بەنگلادیشی کرد کەمان گرتنیان بۆ بەکارهێنانی زمانی بەنگالی لە ناوچەی ڕۆژهەڵاتی پاکستان ڕاگەاند بوو لە ئەنجامدا چەندین خوێندکار گیانیان لەدەستدا. لە ئێستاشدا لە جیهاندا ڕێکخراوی یونیسێف چەند ئامارێکی لەسەر زمانی دایک ڕاگەاند و بریتین لە نزیکەی 7200 زمان لە جیهاندا بوونی هەیە. لە ساڵی 1950 نزیکەی 200 زمان لە ناوچوون. لە هەموو جیهاندا لە 184 زمان لە جیهاندا لەلایەن کەمتر لە 10 کەسەوە بەکاردەهێنرێت. نیوەی ژمارەی زمانەکانی جیهان لەژێر هەڵەشەی لە ناوچووندایە و لەم 100 ساڵی دواییدا نزیکەی 7200 زمان هەیە کە هەریەکەیان تایبەتمەندی بە نەتەوە خێڵی جۆراوجۆری دنیاوە هەیە. زمان ناسنامە و کۆڵەکەی ژیان و مافی هەموو نەتەوەیە کە هەر نەتەوەیەک زمانەکەی لێ بسنێنێتەوە خۆشی لەناو دەچێت. هەر نەتەوەیەک ئەگەر سەربەخۆیشی نەبێت بەڵام زمانەکەی بپارێزە دەرگیز نامرێت و هەر ڕۆژێک دێت کە سەر دەکەوێت و سەربەخۆ دەبێت. یونسکۆ جەخت لەسەر ئەوە کردوتەوە کە زمانی دایک گرنگی تایبەتی هەیە بۆیە چەندین راپۆرت و کۆنفراس و کۆڕ و کۆبوونەوەی ئەنجامداوە بە مەبەستی ڕزگارکردنی زمانەکان لە مردن و پارێزگاریکردنیان. پەرلەمانی ئەوروپاش لە ساڵی 2006دا بڕیاریدا زمانی قوتابخانە زمانی دایک بێت. هەموو کەسێکی مافی ئەوەی هەبێت زمانەکان فێر ببێت چونکە ئارەزووی فێربوون بۆ زمانی دووەم پێویستە بەڵام بە ئارەزووی خۆی بێت و زۆرکردنی سیاسی کۆمەڵایەتی تێدا نەبێت. وەرگرتنی زمانی دایک سروشتی و زۆرکردنی تێدا نییە. منداڵ لە خێزانەکەیەوە وەری دەگرێت پێویستی بە خوێندن نیە بەڵام زمانی دووەم ئەو زمانەیە کە لە گەورەی دایەواتە دوای خێزان وەری دەکرێت یاخود فێر دەبێت. زمانی کوردیش یەکێکە لە زمانە زیندوەکانی جیهان و لە ڕیزبەندی چلەیمینی زمانی دنیادا هەر چەندە کورد وەکنەتەوە بەسەر 4 وڵاتدا دابەش بووە. شێوە زارەکانی مۆدای جوگرافی و فەرهەنگی کولتوریان کەوتۆتەوە نێوانیان بەڵام زمانی کردو لە دوو پارچەی باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان گەشەیەکی زۆری بەخۆیەوە بینیەوە. لە باشوور هەرچەندە تا ئێستا زمان پێوەر و هاوبەش پێک نەیە ناو بەڵام لە ئاستە جۆراوجۆرەکاندا زمانی خوێندن بە فەرمی کراوە. گەلی کورد کە وڵات و خاکێ لایەن داهیکەرانەوە ساڵانێکی زۆر پارچەکراوە لە نێویشیدا لەلایەن دەوڵەتانی داگیرکەرەوە هەوڵدراوە بە ئەوی کولتور و فەرهەنگ و زمانەکەی لەناو ببرێت و بتوێنرێتەوە بەڵام ئەم هەوڵەی داگیرکەران تا ئێستاش بە ئامانج نەگەیشتەوە. کورد وەکو نەتەوەیەکی کۆن زمانی تایبەتی هەیە لە چەندین دیالێک پێگاتوە کە پێگاتون لە کرمانجی خوار و کرمانجی ناوەڕاست و کرمانجی سەر و لەگەڵ گۆران. بەڵام تا ئێستا دیالێکتێکی زمانی هاوبەشی نەتەوەی کورد نیە لە نووسین و بواری ئەدەبیدا هەر ئەمە ژوای کردووە کوردان کەمتر ئاشنای نووسین و بەرهەمی پارچەکانی تر ببن لە باشووری کوردستاندا. دوای ڕوخانی ڕژەمی بەعس عێراق زمانی کوردی وەک زمانی دووەم لە عێراقدا دانی پێدانرا و زمانی خوێندن و نووسینەوە ئێمە ئێستا کول لە بۆشایی نەبوونی دەوڵەتدا لە ڕووی زمانەوە ماوی نەتەوە و ناسناوە و نەتەوەیمان پارێزراوە بۆیە پێویستە دەست بە زمانی دایکمانەوە بگرین. بەڵازانەوە کۆمەڵێک زانیاری بوو لەسەر زمانی دایک کە لە تەواوی جیهاندا نەتەوەی گرتوەکان ڕێکخراوی یونسکۆ ڕێکخراوی یونیسێف گرنگیکی زۆری پێدەدات کە لە هەموو جیهاندا ئەو زمانی دایک لەناو نەچێت و بە پارێزگاری پێ بکرێت وەک لە زانیاریەکە ئاماژەمان پێکرد زمانی دایک کۆڵەکەی هەموو نەتەوەیەکە بە مانەوەی زمان دەتوانێت ئەو نەتەوەی لەناو نەچێت و بمێنێتەوە. زۆر باشە دیارە تەوەریەکەممان قسەکردنە لەسەر ڕۆژی گیانی زمانی دایک و گرنگیدان بە زمانی کوردی بەتایبەت لە ئەمڕۆدا کە بە تایبەتی نووسین زۆرینەی بۆتە لاتینی کە ئەمە زیاتر کاریگەری کردوتە سەرەوەی کە ئێمە نووسین بە زمانی کوردی فەرامۆش بکەین کە ئەمەش بەشێکی دەگەڕێتەوە بۆ سۆشیال میدیا. واروها لە ماوەی 1-2 ساڵی ڕابردوودا خوێندنی کوردی لە هەندێک لە بەشە جیاوازەکانی کۆلێژەکان کۆتایی پێهاتوە یاخۆت نەماوە کە ئەمەش ناڕزایی بەشێک لە مامۆستایان وانە بێژانی کوردی لێکەوتەوە. بەڵام لەم ڕۆدا کە ڕۆژی گیانی زمانی دایکە هەندێک سیمینار لە شار و شارچکە جیاوازەکانی هەرێمی کوردستان بەڕێوە دەچون لەسەر پاراستنی زمانی دایک و کارکردن لەسەر شێوازی پاراستنی کە لە یەکێک لەو شوێنانە کە شارە زۆرە دیارە
سیمینارێکی بەرفراوان ئەنجام دەدرێت لە بەشداربووان کە مامۆستای زانکۆ سەرۆکی بەشی زمانی کوردی لە کۆلێژی پەروەردەی شارەزورە میوانمان دەبێت بۆ تەوەری یەکەم کەویش بەڕێز مامۆستا سالم حەسەنە ئەگەر ئامادە بێت دەمەوێت بچینە لای میوانەکەمان. بەڵام میوانەکەمان حازرە. مامۆستا سڵاوی خوا لێبێت و ئەم کاتت باش لەوە دەست پێ بکەین ئایا دەکرێت تەنها لەم ڕۆژەدا ئێمە بیرمان لای زمانی دایکمان بێت؟ دیارە مامۆستا سالم تا ئێستا ئامادە نەبووە. لە جیهاندا کیشوەری ئاسیا زۆرترین زمانی تێدایەوە، دوای ئەوە کیشوەری ئەمریکای باشوور ئەمریکای باکوور کە زۆرترین زمانی تێدایە. لە جیهاندا یەکەمین زمان کە زۆرترین قسەی پێ بکرێت زمانی چینیە، دوای ئەوە زمانی هندیەوە، زمانەکانی عەرەبی و ئینگلیزی بە دوایدا دێت. دیارە مامۆستا سالم ئامادە بوو. مامۆستا سڵاوی خوات لێبێت. وەک هاوکارم ئاماژەی پێکرد گرنگە تەنها لە یەک ڕۆژدا گرنگی بە زمانی دایک بدرێت. بە خێراتنی کەناڵی پەیامەکەم بۆ کۆلێژی پەروەردەی شارەزور و پیرۆزبایی لە سەرجەم مامۆستایان و خوێندکاران و سەرجەمنەتەوەی کوردەکەم بە بۆنەی ڕۆژی زمانی دایکەوە. نەوەڵە من پێم باش نییە تەنها ڕۆژێک بۆ زمانی دایک دابنرێ، پێویستە گرنگیەکی زۆر بە زمانی نەتەوەی کورد بدرێ و گرنگی بە هەموو شێوەزارەکان بدرێ، چونکە زمان ناسنامەی نەتەوەیە. ئەگەر ئێمە گرنگی بە زمانی نەتەوەکەمان نەدەین، هەوڵ نەدەین وەکو نەتەوەکانی تر بنووسرێتەوە، کۆ بکرێتەوە ساڵ لە دوای ساڵ، نەوە لە دوایەوە سوودی لێ وەربگرێت و پەرەی پێ بدرێت، ناتوانین شان بەشانی نەتەوەکانی تر هەنگاوی باش لە ڕووی زمانەوە بنین. لەناو زمانی کوردیشدا چەند زار و شێوەزارێکمان هەیە، ناکرێ گرنگی بە شێوەزارەکانی تر نەدرێ، چونکە کۆمەڵێک زارمان هەیە بۆ نمونە وەکو دیالێکتی گۆران، شێوەزاری هەورامی کە لە سەردەمانی ڕابردوودا چەند سەد ساڵێک ئەدەبیاتی پێنووسراوەتەوە، کرمانجی ژوور بە هەمان شێوە، کرمانجی خوارو، ئەمانە هەمووی لە سەردەمانێکە ئەدەبیاتیان پێنووسراوەتەوە. پێویستە گرنگی بە هەموو شێوەزارەکان بدرێ، ناکرێت دەسەڵات تەنها گرنگی بە دیالێکتێک بدات و دیالێکتەکانی تر یا شێوەزارەکانی تر فەرامۆش بکە، چونکە هەمویان پێکەوە زمانی کوردی تەواو دەکەن و یەکێک لە خاڵێکی زۆر گرنگ بۆ زمان فەرهەنگە. فەرهەنگ پاسی زمان دەکا. ئەگەر ئێمە بتوانین فەرهەنگەکەمان بنووسینەوە، ئەگەر بتوانین هەموو شێوەزارەکان ئەوەی لە میتاڵی مێشکماندایە بخرێتە سەر کاغەز و کۆ بکرێتەوە هیچ سەرجەمزارەکان، ئەوە ئەتوانرێت نەوە لە دوایەوە سوودی لێ وەربگیرێ. بەڕاستی ناکرێت تەنها ڕۆژێک تەرخان بکرێ بۆ زمانی دایک، چونکە ئێمە وەکو نەتەوەکانی تر هەمووی قیاسی زمان نەتەوە بە فەرهەنگە کرێ. ئەگەر ئێمە بتوانین زمانەکە بنووسرێتەوە، کۆ بکرێتەوە هیچ سەرجەم زارەکان، ئەوە دەتوانین بنەمایەکی باش بۆ نەتەوە، بۆ زمان و بۆ نەتەوەکەمان بۆ ئایندە دروست بکەین. ئەمەش ئەرکێکی گەورەی ئەکەوێتە ئەستۆی دەوڵەتەوە، ئەکەوێتە ئەستۆی حکوومەتەوە کە تا ئێستا دوای 30 ساڵ خەمی ئەوەی نەخواردووە وەکو نەتەوەکانی تر سنتەرێکی گەورە دابمەزرێ، بتوانرێ هەموو شێوەزارەکان ئەوەی ئەدەبیاتیان هەیە، ئەوەی پەندی پێشینانە، ئیدیۆمە، هیچ سەرجەمزارەکان بهێنرێت لە هەموو ناوچەکانە کۆ بکرێتەوە، تاوتوێ بکرێت، لێکدانەوەی لەسەر بکرێت، بۆ ئەوەی نەوەکان ئەگەر دەست بدەنە بابەتێکی زمان، یعنی ئەبێ پەنابەر چی بەرن؟ ئەبێ پەنابەر فەرهەنگ بەرن، پەنابەر زمانەکە بەرن. ئەگەر نەنووسرێتەوە چۆن ئیسفادەی لێکرێ؟ زۆر باشە مامۆستا، ئێمە هەر دەبێ بڵین با زمانی کوردی بپارێزین، هەرچەندە کە سیر دەکەی پێشمان ناپارێزرێ، بەڵام هەندێک لە خاوەن زمانەکانی دیکە هەن
خەریکی دەوڵەمەندکردنی زمانەکەی خۆیان بەڵام ئێمە تا دێت هەندێک وشە لە دەست دەدەین هەندێک وشە گۆڕانکاریان بەسەردا دێت پەرتەوازە دەبین ئەمە هۆکاری بۆچی ئەگەڕێتەوە بۆچی ئێمە ناتوانین زمانی کوردی دەوڵەمەند بکەین بۆ وەڵام دانەوەی ئەم پرسیارە کە بمانەوێت زمان دەوڵەمەند بکرێت زمان بە ئەمەی کە پێشتر باسمان کرد بە کۆکردنەوە بە سوودوەرگرتن لە زمانەکانی تر بە سوودوەرگرتن لە زارەکان تۆ ئێستا شێوەزاری هەورامی هەیە تا ئێستا لە ناوچەکانە بەو شێوەزارە ناخوێنرێ ئێوە کەواتە تۆ هەوڵە دەی کە ئەو شێوەزارە بەرەو لە ناوچوون بەری کە 400 ساڵ 500 ساڵ ئەدەبیاتی پێنووسراوەتەوە یعنی یەکێک لە دەوڵەمەندکردنی فەرهەنگی زمان ئەوەیە کە گرنگی بە هەموو شێوەزارەکان بدەیت و سوود لە وشەی زمانی تر وەربگری سوود لە وشەی هاواتاوە وەربگری هەمووی ئەم قسانێک کە باسیەکەین بنووسینەوە کرێ یعنی ئێمە تا ئێستا ئەو سنتەرە دەوڵەت نەیتوانیوە سنتەرێکی وا دابنرێت کە بتوانین زمانەکەمان بنووسرێتەوە چونکە هەموو نەتەوەیەک بە فەرهەنگ قیاس دەکرێت یعنی سەیری فەرهەنگەکەکەن بزان تۆ چەند یعنی بزان چەند تا ئێستا تۆ لەو بابەتا شتە نووسیوە یعنی ئێستا تۆ وەرە دراسی زمانی سەیری فەرهەنگی زمانی ئینگلیزی بکە بزانە لە بواری سیاسەتا پێشکەوتووە بڕۆ بزانە چەند دراسی ئەکادیمی لەسەر کراوە سەیری زمانی فەڕەنسی بکە بزانە کە ئێستا بڕۆ تاوتوێ بکە بزانە چەند نامەی ئەکادیمی لەسەر بواری یاسا لە وڵاتە نووسراوە کەواتە هەموو زمانەکان بۆ ئەوەی بنەمایەکی پتەوی بۆدا بڕێژرێت ئەبێت بنووسرێتەوە ئەبێ نامەی ئەکادیمی لەسەر بنووسرێت ئەبێ بزانین کەم و کورتەکان لەکوێیە لەوێ هەنگاوی بۆ بنین و چارەسەری بۆ بکەین زۆر باشە ماوەستا سالم من و تۆش باکەمێک بە زمانی دایک قسە بکەین ماوەستا سالم سڵام خچنەوە دووبارێ گەرەکمان پرسیار و ئانێتە چنەکەر و کە ئایا چێش کەرمی کە ئانەی سەر و ئاستی تاکیۆ زمانی دایک پارێزراو کەرمی سەر و ئاستی شەخسیەوە کە بتامی هەریۆما جیاگۆمانێ ئی زمانەیە پارێزراو کەرمێ دەستخۆش بوو وەڵا پاسە باسما کرد یعنی من وم سەر بە شێوەزار و هۆرامیێنە یعنی مەکری و شێوەزار و هۆرامی یا دیالێکت و گۆرانی کە ئەدەبیاتی دەوڵەمەندش بوو تا ئیسە پێشێل کریا بوو بەپا پێویستی قۆناغەکە خوێندنیێنە نەوانی و ناوچەکۆ وشەنە پێی شێوەزارە تەنها قسەیش نەکردی و مەکتەبەکەنە یعنی پێویست کردی و پەرلەمان و کوردستانی بڕیار دوو سەروانەیە مەکردی و ماف بە ناوچی دەوڵەمەندی و گەشتوگوزاری فراوانی پێسە هۆرامانی نەری و کە بە شێوەزارەکە ویش مەکتەبە نەبوونی و پێینەیە بەردەوام بۆ ئازارە و سەر لە نوێ بنویسیەوە و کۆ کردیوێ زۆر باشە ماوەسا بابیکەینەوە بە سۆرانی بۆی هەمویان تێ بگەن چونکە گرفتەکەمان بەشێکی ئەمەیە کە زۆر جار ینی ئایا هۆکارەکەەوەی کە گرنگی بە زمانی هەورامی نەدراوە یاخۆت بۆچی کە ئمە بۆرمون بە شێوەزاری هەورامی کە قسە دەکەین سۆرانیەکان تێناگەن بادینیەکان تێناگەن یعنی چی بکرێت کەمانە هەمووی زمانی دایکن و دوجار زمانێکی فەرمیژێ زمانی کوردیە لەوەی کە وەسڵ بن بە یەکەوە ینی وا بکرێت کاتێککە بە هەورامی قسە دەکرێت شێوەزارەکە با بادینیەکە شتێ بگە بە بادینیەکە قسە دەکرێت بە هەورامیەکە شتێ بگە ئایا ئەمە تەنها لە ڕێگەی خوێندن و پەروەردەوە دەکرێت؟ نا بەڕێزم ئەوە تەنها لە ڕێگەی پەروەردە و فێرکرد بمبورەوە تەنها لە ڕێگەی پەروەردە و فێرکردنەوە ناکرێت ئێمە سیاسیەکان دەسەڵاتدارەکان وایان کردووە کە شێوەزارەکان دیالێکتەکان لە یەکدا بڕاون یعنی ئەبینیت بادینێک ژیان تەواوەکە نازانێت ناوچەی هەورامان لەکوێ لی تێبگا بەرنمەیەکی تەلەڤیزیۆنی نییە بەرنمەیەکی ڕاگەیاندن نییە دووجار بیخوێنتەوە سەیری بکا و ئەمە بە علاقات و سەردان و تێکەڵی و ینی ئەو تۆ بە بەشێکی خۆ بزانی ئەویش تۆ بە بەشێکی خۆ بزانێ ناکرێ سێمە بەشێکی زۆرمان زۆر جار کە سیرەکەین لە تەلەڤیزیۆنە ئەزانین بادینی یەکسەر بە کۆنتترۆڵەکە ئەی گۆڕین لەبەرەوەی ڕقمان لە یەکە لەبەرەوەی یەکمان ناوێ ئەبێت تۆ ملت پەیوەندی هەبێت تێکەڵی هەبێ سەردانی هەبێ یەکی خۆش بێت بۆ ئەوەی
ئەم لەو تێبگا ئەویش لە تۆ تێبگا ئەی تۆ لە ژیانتا نەچووی بۆ بادینا ئەو نەهاتوە بۆ هەورامان لەکوێ لە یەک تێگەن اینجا لە ڕووی دەسەڵاتی سیاسیشەوە هەردووکتان ململانەی ئەوتانە کە تۆ حساب بۆ زاری خۆ بکەی ئەو حساب بۆ زاری خۆی بکە ئەمە ناکرێ بێ حساب بۆ هەموو شێوەزارەکان بکرێت. زۆر باشە مامۆستا تا چەند گرنگە لە نێو زمانەکاندا تەعاسوب نەبێنێت کە بێتە هۆیەوەی کە زمانەکان زیاتر پەرەی پێ بدرێت بۆ نمونە بادینیەک زیاتر یاخود هەورامیەک زیاتر هەوڵی ئەوە بات کە زمانەکەی فێری کەسانی دیکە بکات یاخود کەسانی دیکە بیانێت فێری ئەو شێوەزارە ببن بۆی کە تەواوی کوردستان تەواوی تاکی کورد شارەزا بێت لە تەواوی شێوەزارەکانی خۆی. وەڵا بۆ وەڵامدانەوەی ئەم پرسیارەشە بۆ ئەوەی یعنی هەموو نەتەوەی کورد سوورد لە شێوەزارەکان بکرێت ئەبێ لە پرۆگرامەکانی خوێندندا هەبێت تۆ گەر بتێ بنەمایەکی باش بۆ زمانی کوردیدا بنرێ ئەبێت هەموو شێوەزارەکان لە پرۆگرامەکانی خوێندنە لە ڕاگەیاندنەکانە هەبێت لە ڕۆژنامەکانە هەبێت یعنی بابەتەکە هەبێت بنووسرێتەوە پێشکەش بکرێت بۆ ئەوەی هەمویان سوودی لێوەربگرن و ئەو کاتە هەمووشیان هەوڵەدەن فێری ببن. زۆر باشە مامۆستا بەکارهێنان هێندە دەستەواژەی ئینگلیزی واروەها نووسینی لاتینی ئەمڕۆ لە سوۆسیال میدیا کار یەکێکمان ڕۆژانە ڕەنگە ئەگە حسابکەی فۆڕێک بنووسین بەلایکەمەوە هەمووی بە لاتینی دەنووسین ئەمانە تا چەندە هۆکارن بۆ ناپاراستنی زمانی کوردی و فەرامۆشکردنی زمانی کوردی هەم بە نووسین هەم بە قسەکردن و بەتایبەتی بە نووسینیش. بەڕێزم ئەمەش زیاتر پەیوەندی بەوەوە هەیە کە ئەمڕۆ خەڵک بیر لە بەرژەوەندیە کاتەوە بیر لە زمانەکەی خۆی ناکاتەوە یعنی بەشێکی زۆر لە ناو خەڵکی خۆمانە مامۆسای زانکۆمانەیە مناڵەکەی یەکسەرە نێرە بۆ مەکتەبێکی ئینگلیزی مناڵەکەی من ئێستا زۆر جار لە ماڵە کە مامۆسایەکی زانکۆم باسی خۆش بکەم یەکسەر ئەڵێ 1 2 3 4 5 6 ئەمەی فێرەکرێ ئەڵێ ئەپڵ ئەڵێ ئۆرنجیانە خۆی بە پێی ستانداری نێودەوڵەتی مناڵە بێت تا 10 ساڵ و 11 ساڵ هەوڵ بدرێ بنەمایەکی پتە و لەسەر زمانەکەی خۆی فێری بکەیت بەڵام ئێمە ئەمڕۆ هەمومان بیر لە بەرژەوەندی ئایندەی مناڵەکەمانەکەین وڵێن با فێری زمانی ئینگلیزی بێت لەبەرەوەی ئەگەر زمانی ئینگلیزیەکەی باش بێت شوێنێکی باشتر بۆ خۆی دەرخان بکات. زۆر باشە مامۆستا سالم وەک هاوکاریشم ئاماژەی پێکرد لە ئێستادا چی بکرێت بۆی کە لە سۆشیال میدیایە لەوەی کە زمانی نووسینە بتوانین ئێستا لە مۆبایلەکەمانە هەمومان دەتوانین زمانی کوردی پەتی دابەزێن کە هەموو ئامرازەکانی تێدایە چی بکرێت کە پەرە بەم زمانە بدرێت لە نووسینە لە بەکارهێنانە لە دیبیتەکانە بەبوورە پەرە بە چی بدرێت؟ پەرە بە زمانەکە بدرێت لە نووسینە لەوەی کە بخوێنرێتەوە لەوەی کە مەسیجێک بۆ هاوڕەکەمان دەنێرین کە زیاتر وا بکەین کە زمانی کوردی پارا و زمانێکی ڕەسەن بێت و هەر بمێنێتەوە لە نێو کووردا. بۆ وەڵامدانەوەی ئەم پرسیارە ئێمە سەرەتا باسمان کرد بۆ پەرەپێدانی زمان ئەبێ زمانەکە بنووسرێتەوە ئەبێ کۆ بکرێتەوە ئەنجا هەموو نەتەوەکان ئەبێ پێکەوە کە گرنگی و مافدا بە هەموو شێوەزارەکان ئەو کاتە ئەتوانرێت زمانێکیش بکرێ بە فەرمی شێوەزارێکیان بکرێت بە فەرمی لە دام و دەستگاکانی دەوڵەتدا بەکاربێنرێت و هەنگاونانێک بێ بۆ زمانی ستاندار زمانی ستاندار ئەوە نییە کە تەنها شێوەزاری کرمانجی ژوور و یا کرمانجی خوار و بنووسرێتەوە ئەوانی تر پێشێل بکرێ ئەبێ هەر هەمویان مافیان پێ بدرێ لە چوارچەوەی زمانی کوردیدا کۆ بکرێنەوە اینجا توانین بنەمایەکی باش بۆ زمانی کوردی دابندێ. زۆر باشە مامۆستا زۆر سپاس لەوەی کە لە شارە زوورەوە لەگەڵمان نبووی بەڕێز مامۆستا سالم حەسەن سەرۆکی بەشی زمانی کوردی لە کۆلێژی پەروەردەی شارە زوور سپاس بووی کە لە شارە زوورەوە لەگەڵمان نبوویت. بەڵازان دەچین لای ناوبڕێک و دەگەڕێنەوە وڵات. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی کوبەیە. خواردنێکی خۆش و بەلەزەتە. زیاتر بەنانی گەرم و ساز و مەستاوە فرێت و هەنێکیش بەنانی تیریەوە حەزیان لێ. هەر چۆنێک بێ کوبەیە بەڕاستی خۆشە. خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ. برنجی مەحموود!
وشەفۆن ڕووناکی دەخاتە سەربواری تەکنەلۆژیای نوێ لەمڕۆ لە کاتی لە کارکەوتنی مۆبایلەکەت یان ئایپادەکەت پێویست ناکە دەست بەجێ هەوڵی گۆڕینی ئامێرەکەت بدەیت ئێستا وشەفۆن سەرجەم پارچە ڕەسەنەکانی مۆبایل و ئایپادی دابین کردووە بە نرخێکی سەرسوڕێنەر و پابندێکی بێهاوتای کوالێتی لەبیرت بێت مۆبایلەکەت بە شێوەیەکی دروست چاک بکەوە و لەگەڵ وشەفۆن نازنامەی متمانە بەدەست بهێنە سەرجەم پارچەکانی لە دەستی یەکی کۆمپانیا جیهانیەکان دەکرێت و بە شێوەیەکی سەلامەت دەگوازرێتەوە پێش ڕادەستکردنی با کڕیار سەرجەمیان پشکنینیان بۆ دەکرێت بۆ دڵنیابوونەوە لە کارکردنیان هەموو کارەکان شایانی سەرنجی تۆیە وشەفۆن ڕێگا بۆ ئاستەنگەکانت دەکاتەوە بۆیە وشەفۆن بکە بە هاوڕێی متمانە پێکراوی خۆت وشەفۆن هێزی تەکنەلۆژیای نوێ برنجی سروشتی شیمال لەسەر خواست و داوای زۆری هاوڵاتیانی خۆشەویست دوای گەڕان و هەوڵێکی زۆر لە باشترین کێڵگەکانی وڵاتی ئێران ئەم جارە برنجی سروشتی شیمال باشترین و خۆشترین برنجی دەنەکخڕی شەژمانگەی دەرەجەیەکی ئێرانی بۆ ئێوە هێناوتە کوردستان ئەم برنجە دەنەکخڕا باشترین و بەتانترین برنجی گردەی کێڵگەکانی ئێرانە ئێمە کێڵگە بە کێڵگە گەڕاوین بۆ ئەوی باشترین برنجی سروشتی و بەتام و خۆش بۆ ئێوە بدۆزینەوە بە چاڵتوکی لە جوتیارەکانمان کڕی و خۆمان کڕەمان کردووە تاوەکو دڵنیا بینەوە لە پاکی و پوختی برنجەکەمان ئەم برنجە پڕ ڤیتامین و کانزای سروشتیە بەبێ مادەی کیمیایی و پارێزەرە لەگەڵ ئەم برنجە هیچ خەمی بەرزبوونەوەی شەکرە و کۆڵسترۆڵت نەبێت چونکە برنجێکی ئۆرگانیکە و پڕە لە مادە و کانزای سوود بەخش هەروەها ئەگەر تەنیا برنجی سروشتی شیمال بخۆی هیچ خەمت نەبێ قەڵەوت ناکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە بۆیە برنجێک خۆن لە سەرچاوەکەی دڵنیا بن بە باشترین کواڵەتی دەستمان پێکردو وەک هەمیشە باشترین بەرهەم پێشکەش دەکەین کارگەی هەڵاڵە بە ئەزمموی 12 ساڵی ڕابردوو لە دروستکردنی بوتڵی غازی ماڵان کە ئێستا لە تەواوی کوردستاندا بوونی هەیە بەردەوامە لە خزمەتکردن و ئێستا هاوشێوەی کارەکەمان تەنکی غازی LPG بە هەموو قەبارەکانیەوە بە باشترین کواڵەتی و ستانداردی ئەوروپی لە ژێر چاودێری کواڵەتی کۆنتترۆلی حکوومەتی هەرێم و کۆمپانیایەکی تایبەت بە چێککردنەوەی تانچەکان لە ڕووی کواڵەتی و دانانی ئەکسسواراتی ئیتاڵی بەردەوامە لە بەرهەمهێنان ئێستا هاوڵاتیان و هاوردەکاران دەتوانن بێ دوودڵی تەنکی غازی هەڵاڵا بەکار بهێنن کە گرنتی 100% لەگەڵە بۆ ماوەی 10 ساڵ وەک هەمیشە لە هەرزانی نرخ و باشی کواڵەتیدا بێڕکابەرین کۆمپانیای هەڵاڵا باشترین جۆر سەلامەتی هەمیشەیی خۆشترین و باشترین جە بساڵ دەبژێرین سەرەتاش لە بەشداربووی دەستە چەپمانەوە دەست پێەکەین پرسیاری یەکەممان دەڵێت کام لەم تامی جوفسانە خۆشترینە سرکە مریشک ئیندۆمی پەنیر ئیندۆمی وەڵامەکە زۆر ڕاستە ئێستا دەچینە لای بەشداربووی دەستە ڕاست پرسیاری دووەممان دەڵێت کام جۆری جبس منداڵە زیاتر ئارەزووی دەکەن سەدڵ کیسە خێزانی هەمیان بە دنیایەوە هەموویە وەڵامەکە زۆر ڕاستە ئازیزان خۆشەویستان بەشدارەکانمان خاڵەکانیان یەکسانن کۆتا پرسیار ئاڕاستی هەردووکیان دەکەین کامیان زووتر وەڵامیاندایە دەبێتە براوی پێشبڕکێکەمان پرسیارەکەشمان دەڵێن هەموو ئەوانەی کە وتمان لە چ جبسێکدا هەیە بۆسە ئەوانەی کە باسمان کرد بەس لە جبسی نینیایە لە هیچ جبسێکی تران نەم خواردووە ئەوە تا لەناو جانتاکەشمان پێما حەزەکان خۆشتان تاقیکەنەوە دڵنیام هەڵبژاردنە ڕاستەکە جبسی نینی بێگومان وەڵامەکە زۆر ڕاستە دڵنیا بڵنینیە ئەو جبسەی وێنەی نییە هەرتامێکی بێخۆشە بۆمەی بە ئەو بۆ تۆشە ئادەی پێم بڵێن چییە؟ نینیە هەر نینیە جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام بەڵازدان و خۆشەویستان لە بڕگەی لەگەڵ پەیامنێران دەچینە لای پەیامنێرانمان لە شارە جیاوازەکانی هەرێمی کوردستانەوە بزانین گرنگترین زانیاری و چالاکیەکانی ئەمڕۆچین کە لە ڕێگە پەیامنێرانەوە بۆتان دەگوازینەوە سەرەتا لە سلێمانیەوە دەست پێکەین دەچینە لای پەیامنێرمان ڕامیار سڵاوی خوا لێ بێت وەم کاتت باش گرنگترین زانیاریەکانی پارێزگای سلێمانی چین؟
بەڵێ سڵاوی خوا لە ئێوە جەلال بەیانیتان باش دیارە ئەمڕۆ ڕۆژی جیهانی زمانی دایکە لەگەڵەوەی کە ڕۆژی جیهانی زمانی دایکە بەڵام بەداخەوە لە شاری سلێمانی چالاکیەکی ئەوتۆ لەسەر زمانی دایک یان قسەکردن لەسەر زمانی دایک بەڕێوە ناچێت تەنها یەکێتی نووسەرانی کورد کاشمێرسێ ینی کۆڕێکیان هەیە بۆ مەسەلەی زمانی دایک و قسەکردن لەسەر زمانی دایک بەدەرلەوە ینی ناوەندە زانستیەکانی وەکو زانکۆ و ناوەندە معریفەکانی دیکە کە دەبوو ئەمڕۆ ینی ئەم یادە بکەنەوە کۆمەڵێک بابەت و لێکۆڵنەوە لەسەر زمانی دایک ئەنجام بدەن بەڵام بەداخەوە ئەوە نەبیندراوە لەگەڵەوەدا دەبینین جەلال ینی زمانی دایک بەرەبەرە لاوازە بێ لە قوتابخانەکانە بنمونە زۆربەی ئەو خوێندنگاوە تەنانەت لە قۆناغەکانی سەرەتایی وەکو ڕەوزە و حەزانشدا ینی وا لە مناڵانەکرێت کە هانی مناڵانە درێت کە فێری زمانی ئینگلیزی بن و کەمتر زمانی کوردی لەو ناوەندە خوێندگانە بەکاردەهێنرێت و ینی مناڵ وای لێ هاتووە تەنانەت بە زمانی ئینگلیزی قسە دەکا هەم لە ماڵەوە هەم لە ناوەندە خوێندەکاندا پێشتر کە مامۆستا عومەر گوڵپی بەڕێبەری چاودێری گەشتپێدانی کۆمەڵاتی سلێمانی بوو بەکارهێنانی زمانی ئینگلیزی لە ڕەوزە واتە ئەوەی کە دەوترێت ڕەوزە پێش ئەوەی کە بچنە خۆناغی خوێندنەوە قەدەغە کرد بە شێوەیەک بۆی کە زمانی دایک فەرامۆژ نەکرێەوە بایەخ و گرنگی زیاتر بە زمانی دایک بدرێت چونکە زۆربەی ناوەندە خوێندەکان بە تایبەت کەتی تایبەت گرنگی زیاتر بە زمانی ئینگلیسی درێت و زمانی دایک فەرامۆژ کراوە لە نێو خوێندنگاکاندا ئەوەش ینی وا دەکات بەرەبەرە زمانی دایک لە نێو چینینەوەی نوێدا کاڵتر بێتەوە نەمێنێ بۆیە ینی ئەوەی کە جێگەی ڕخنە و تێبینیە لە زۆربەی ناوەندە زانستیەکانی و کوزانک و بیمانکان ئەوەیە کە چالاکیەکی ئەمتۆیان لە ڕۆژی زمانی دایکدا نەبووە ئەوە لەسەر ئەوە ئێستا من لە لای پردی کۆبانێم جەلال کاشمێر 8 خولەکی بەرەبیانی ئەمڕۆ پاسێک کە خوێنکاری تێدا بووە بەرەو قوتابخانە دەڕۆژ وەرگەڕاوە لە پشتی پردی کۆبانەوە کە من لێرەم دیارە پاسەکە ئۆتۆمبیلێکی جۆری کامری لە پشتی ڕۆشتووە خۆی پیاکێشاوە بەهۆی کاریگەری خێرایی بڵێن ئۆتۆمبیلی جۆری توێتا کامێریەکەەوە پاسەکە وەرگەڕاوە و 4 کەس برینار بوون شۆفێری پاسەکە و 3 کەسی دیکە لە سەرنشینەکان کە خوێنکار بوون لەگەڵی هەروە شۆفێری کامیریەکە برینار بووە و ڕەوانەی نەخۆشخانە کراون بەڵام برینەکانیان سووک بووە ینی دواتر ڕەوانەی نەخۆشخانە کراون چارەسەریان بۆ کراوە تیمەکانی هاتشۆی سلێمانی گەیشتونەتە شوێن ڕووداوەکە لەسەرەوەی کە بایکۆتی ینی فەرمانبەرانی فەرمانگە فیدراالیەکان ماوەی هەفتەیەکە ئەوان بایکۆتیان ڕاگەاندووە بەهۆی ئەوەی کە موچیان پێ نادرێت و ئەو موچەیەشی کە پێیانەدرێت لە ئێستادا بە لێبڕینی لە 120 پێیانەدرێت بۆی ئەوان تاوەکو ئێستا داواکاریەکانی لە شوێنی خۆی ماوە و کاروباری هاوڵاتیان وەکو پێویست ڕای ناکرێت تەنها و کەسانی کە نەخۆش و حاڵەتێکی ینی ضروریان هەیە کاروبارەکانیان بۆ ڕایەکرێت ئەوان پێشتر کۆبوونەوەیان ئەنجامدا لەگەڵ وەزارەتی ناوخۆ حکومەتی هەرێمی کوردستان بۆ چارەسەرکردنی کێشەکانیان بەڵام تاوەکو ئێستا کێشەکانی وەکو خۆی ماوەتەوە موچەی مانگی 10 11 و 12 6 و 7 ئەو 5 مانگیان وەرنەگرتووە هاوکات مانگی یەکیش ئێستا کە مانگی یەکە وەریان نەگرتووە پێیان ڕاگەاندون کە بە لێبڕینی 121ەوە بەسەریانە دابەشەکرێەوە ئەوان ئەویان ڕەت کردوتەوە داواکەن وەکو چۆن ئەوان سەر بە حکومەتی ناوەندن موچەکانیشان سەر بە حکومەتی ناوەند بێ و لە حکومەتی ناوەندەوە ماگانە موچەکانی لە کاتی خۆیان بەسەردا دابش بێت بەڵێ چەلال زانیاریەکانی ئەمڕۆی سلێمانی زۆر سپاس بۆ پەیامنێرمان ڕامیا ڕوسمان لە پارێزگای سلێمانیەوە لەگەڵماناوی دەچینە قەزای چەمچەماڵ بزانین دوایین زانیاریەکان لە قەزای چەمچەماڵ چین جەلال جەباری وەردەگرین جەلال سڵاوی خوارد لێبێ دوایین زانیاریەکان چین لەوێ بەڵێ کاک دانیار سڵاوی خوای گەورە لێوە و لە تەواوی بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام دیارە لای هەمووان ئاشکرایە کە ئەمڕۆ 21 شوبات لەسەر ئاستی جیهان بە ڕۆژی زمانی دایک دەستنیشان کراوە و لەسەر ئاستی جیهان و هەرێمی کوردستان و عێراقیش چەندین چالاکی جۆرا و جۆر لە شار و شارۆچکەکان بۆ بە تایبەتی لە ناوەندەکانی خوێندن و لە زانکۆکاندا بەڕێوە دەچێت ئێستا ئێمە لە زانکۆی چەرمووین لە قەزای چەمچەماڵ بڕیارە پاشەمێکی تر لێرە بە بۆنەی ڕۆژی جیهانی زمانی دایکەوە چەند چالاکیەک بەڕێوە بچێ من گفتوگۆ لەگەڵ بەڕێز مامۆستا مستەفا ڕەزا مستەفا ئەەکەم سەرۆکی بەشی کوردی مامۆستاگیان زۆر سپاس بۆ ئامادەبوونت ئەگەر پێم بڵێ ئەمڕۆ پێم وابێ بە بۆنەی ڕۆژی جیهانی زمانی دایکەوە چەند چالاکیەک بەڕێوە چنە و چالاکیانە چین و ئامانجوم بەس لەو جۆرە چالاکیانە چیە لا ئێوە فەرموو بڵێ سپاس سڵاوی خواتان لێبێ تاوان ئێمە ئەمڕۆ وەکو بەشی کوردی و وەکو بەڕێبەرایەتی کتێبخانەی ناوەندی زانکۆی چەرموو لە ڕۆژی نێونەتەوەی زمانی دایکە چەند چالاکیەکی زانستی ڕێگەخین
چالاکیەکانیش بریتین لە سازکردنی چەند سیمینارێکی زانستی بە بۆنەی ڕۆژی زمانی دایکەوە سیمینارەکانی ژەشێک لەو سیمینارانە پەیوەستە بە داهاتووی زمانی کوردی لە سایی دەسەڵاتی کوردیدا و سیمینارێکی تریشان پەیوەستە بە پەیوەندی زمانی کوردی لەگەڵ ئەدەبی کوردی یا ئەدەبیاتی کوردی و ڕاژەکردنی یاخود خزمەتکردنی ئەدەب بۆ زمان و ڕۆڵی شاعیران و ئەدیبان لە خزمەتکردنی زمانی کوردیە بەگشتی ئەم ڕۆژە بە نسبەت زمانی دایکەوە ڕۆژێکی گرینگە و ئەم ڕۆژە کاتی خۆی کە لە ساڵی 1999 لەلایەن ڕێکخراوی یونسکۆی سەربەنەتەوەی گرتوەکانەوە ئەم ڕۆژە دیاریکراوە دیارە پەیوەستە بە ڕۆداوێکی مێژوویەوە و ئامانجیش لە دیاریکردنی ئەم ڕۆژە بۆ زمانی دایک ئەوەیە کە فرەی کللتوری و فرەی زمانی بپارێزرێت و ئامانجێکی تر لە ئامانجە گرنگەکان ئەوەیە کە نەتەوە جیاوازەکان و کۆمەڵە زمانی جیاوازەکان مافی خوێندنیان بە زمانی دایکی خۆیان هەبێت کە ئەمە لەسەر ئاستی جیهان گرنگێکی تایبەتی پێ ئەدرێت و بە تایبەتی بۆ ئەو نەتەوانەی کە خاوەنی کیانی سەر بەخۆی خۆیانین وەکو نەتەوەی کورد بۆ ئەو زمانانەی کە زمانی ستاندارد و فەرمیان نییە بۆیە لەم ڕۆژە ئێمە بە پێویست ێزانی و بە گرنگ ێزانین نەک تەنها 21 شوباتی هەموو ساڵێک بەڵکو حکوومەتی هەرێمی کوردستان و ئەکادیمیانی کوردستان و بەشە کوردیەکان و ڕاگەیاندنەکان خەمخۆران هەموو ڕۆژێک بکەن بە ڕۆژی زمانی دایک و بە ڕۆژی بۆنە نەتەوەیەکان و بۆنە نیشتیمانیەکان و ئەو بابەتانی کە ڕەهەندی نەتەوەی کە ڕەهەندی نیشتیمانی کە ڕەهەندی مرۆییان هەیە بۆ ئەوەی کە خوای گەورە لە قورئانە کاتێک باسی ئەوە کە ئینا خەلەقناکم من ذەکەر وئونثا وجعلناکم شعوبا وقبائل لتعارفوا خوای گەورە خۆی مرۆڤی جیاواز کۆمەڵی جیاواز و زمانی جیاواز ڕەنگی جیاوازی دروست کردووە بۆ پێکەوە ژیان بۆ تەعاڕف بۆ پێکەوە هەڵکردن کەواتە بوونی فرەی زمانی و هێشتنەوەی فرەی زمانی و گرنگیدان بە زمانی دایک گرنگیەکی تایبەتی هەیە هەم لەسەر ئاستی نێودەوڵەتی و هەم لە ڕووی ئاینیەوە و بە تایبەتیش بۆ زمانی کوردی و بۆ نەتەوەی کورد کە لە ئێستاە ئاستی گرنگجیدان بە زمانی دایک لە ناوەندەکانی خوێندن بەگشتی و لەسەر ئاستی زانکۆ و پەیمانگاکان بە تایبەتی چۆنە لەلایەن حکوومەت و وەزارەتە پەیوەندیدارەکانەوە بە بڕای ئێمە وەکو شارەزایانی بوارەکە پێمان وایە زمانی کوردی بارودۆخی زمانی کوردی لە ئێستا بارودۆخێکی ساخڵەم نییە بەهۆی ئەوەی کە بەداخەوە سیاسەتێکی زمانی ڕوونمان نییە و لە ناو سیاسەتی زمانی شاپلانی زمانیمان بۆ داهاتووی زمانی خۆمان و بۆ خزمەتکردنی زمانی دایک نییە یەکێک لەو گرفتانی هەمانە ئەوەیە کە ئێمە تا ئێستا دەسەڵاتی کوردی بەداخەوە هەرچەندە لە 2014ەوە پارلەمانی کوردستان یاسای زمانە فەرمیەکانی دەرکردووە و لە 2005ەوە بەپێی دەستوری هەمیشەیی عێراقی فیدراڵ بەپێی مادەی 4 زمانی کوردی هاوشانی زمانی عەرەبی زمانی فەرمیە لە کۆی بوارە فەرمیەکانە بەڵام بەداخەوە ئەم مادەیە سوودی لێوەرنەگیراوە و لەم مادەیە بەرەمهێنان نەکراوە و ئەم مادەیە وای لێ نەکراوە کە ئیشی لەسەر بکرێ زمانی کوردی ببرێتە نێو کۆی ناوەندەکانەوە نەک تەنها لە هەرێمی کوردستان بەڵکو لە بەشەکانی تری عێراقیش نەک لە بەشەکانی تری عێراق ئیشی لەسەر نەکراوە پشتگوێ خراوەکو کۆی بابەتە نیشتیمانیەکانی تر بەڵکو لە هەرێمی کوردستانیش ڕێگری لێ ئەکرێت و ئیش لەسەر دووستانداردی ئەکرێت و ئیش لەسەر ئەوە کرێت کە زارەکانی زمانی کوردی بەگشت یەکترا بچن و ئیش لەسەر دوو ڕێنووسی ئەکرێت و ئیش لەسەر ئەوە کرێت کە هەژمونی زمانانی بێگانە و لە ناویانە زمانانی زمانی ئینگلیزی زمانی تورکی زمانانی تر هەژمونی ئەو زمانانە بەسەر هەژمونی بەسەر زمانی کوردیە هەژموندار بکرێت و هەژمونداریش کراوە کە ئەمە بەداخەوە جێگەی نیگەرانیە بۆ ئێمە و بۆ خەمخۆرانی زمان و ئەدەبی کوردی بەڵێ وەک مامۆستا ئاماژەی پێکرد لە ئێستاە لە سەراستی ناوەندەکانی خوێندن بە تایبەتی لە زانکۆ پەیمانگاکاندا وەکو پێویست گرنگی بە زمانی دایک نەدراوە کە زمانی کوردیە و لەم ڕۆژێ شاوەک ئاماژەم پێکرد کە چەندین چالاکی جۆراوجۆر بەڕێوە دەچن من ئەگەڕێمەوە لایەوە ئەگەر پرسیارێکی تایبەتان نەبێت زۆر باشە زۆر سپاس بۆ پەیامێرمان جەلال جەباری لە چەمچەماڵەوە لەگەڵمانە بوون لەسەر هەمان پرس و بابەت و ئازانیێرە جیاوازەکان دەچمە هەڵەبجە لای پەیامدێرمان سامان فەتەح سامان سڵاوی خوا لێبێت و ئەم کاتت باش گرنگترین زانیاریەکانی پارێزگای هەڵەبجە چین؟
بەڵێ سڵاوتان لێبێ سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام بێ دیارە وەک لە پێشتریشتا ئاماژتان پێکرد ئەمڕۆ ڕۆژی ژیانی زمانی دایکە کە لە پارێزگای ئاڵەبجەش کۆمەڵێک چالاکی و سیمینار و پانێڵی جیاواز دەربارەی ئەم ڕۆژە بەڕێوە دەچێت لەلایەن کەسانی شارەزاوە زمان ناسانەوە تاوتێ و گفتوگۆەکەن دەربارەی ئەو مەترسیانی کە لە ئێستادا لەسەر زمانی دایکە ئەوە چۆنێتی ڕوبەڕووبوونەوەیان و پاراستنی زمانی دایکە ئەو شێوازانە چین و ئەو ڕێکارانە چین کە پێویستە زمانی دایک بپارێزرێن و تووشی لە ناوچوون نەبێتەوە لە ئێستادا من لە زانکۆی ئەڵەبجەم بەشی زمانی ئینگلیزی پانێڵێک وە سیمینارێکی ئامادە دەکات دەربارەی زمانی دایکە ئەم ڕۆژی جیهانی زمانی دایکە من سەرۆکی بەشی زمانی ئینگلیزی مامۆستاعاتام لەگەڵایە پرسیاریەوەی لە یەکەم مامۆستاعاتا سوپاس بۆ دەرفەتەکە بێنە ئێرەوە چۆن بکرێت زمانی دایک بپارێزرێەوە ئاماژتان لەم سیمینار و پانێڵە چێکە ئەمڕۆ ئەنجامی دەدەن. زۆر سپاس بەناوی خی گەورە میهرەبان زۆر بەخێر بێن وەکو ئاگادارن کە 21 دوی هەر ساڵێک لەلایەن ڕێکخراوی نەتەوەیە گرتوەکان و بە تایبەت بەشی زانستی و بەشی کولتوری ئەو ڕێکخراوە کە ناوی یۆنسکۆیە ئەم ڕۆژە ناونراوە بە ڕۆژی جیهانی زمانی تایک. ئێمە ژۆکو هەموو ئەوەی کە تەخەسوسەکەمان بواری زمانەوانیەوە هەم بۆ بەزڕاگرتنی ئەم ڕۆژە هەستین بە ڕێخستنی دوو سەمینار طبعاً یەکێکیان لەژێر ناونیشانی وابەستەیی ناسنامەی نەتەوە و زمان ئەزمموی کوردستان بنمونە کە لە مامۆستایەکی بەڕێزی پسپۆڕۆ پێشکەشەکرێت و سەمیناری دووە میشمان کە بە زمانی هەورامی ئەبێت لە ژێر ناونیشانی زوان و ئەڵایی پێسە زەرورەتی ئاروی مافێ سەرەتایی ئانزانی کە ئەویش هەر لەلایەن شاعیر و پسپۆڕێکی زمانەوانی بەڕێزەوە پێشکەشەکرێت. وەکو ئاگادارن ئەم ڕۆژە لەبەر ئەوە دانراوە کە دیارە لە جیهاندا ئازان بەهۆی هۆکاری جیاوازەوە هەندێک لە زمانەکان ڕۆبەڕووی مەترسی لە ناوچوون بوونەتەوە بەگرهانێکیشان لە ناوچوون. طبعاً یونسکۆ هەستاوە بە دیاریکردنی ئەم ڕۆژە لە پێناو پاراستنی ئەو زمانانە لە مەترسی لە ناوچوون بەوەی کە هەوڵ بدرێت ئەم زمانانە بمێننەوە بخوێنرێنەوە و ئەوانی کە بەو زمانە داخاون و قسەش دەکەن لەم سیمینار و پانێڵانی کە ئەمڕۆ ئەنجامی دەن کە باس لەو بابەتانەکەن کە چۆن زمانی دایکە زمانی کوردیە پارێزرا بێ وە پارێزرێن بەدڵنیاییەوە لەم دوو سەمینارە هەوڵ دەدرێت کە گرنگی زمانی دایک بخرێتە ڕووە هەروەها ئەو مەترسیانەی کە ڕوبەڕووی ئەبنە و لە ئەگەری ئیهمالکردن و گوێ پێنەدانیان لەوانەیە بەڕاستی ئەم زمانە ڕوبەڕووی مەترسی بچووک بوونەوەتان لە ناوچوونیش بکەنەوە هەوڵ درێ ئەمانە بخرێنە ڕووە تاوتێژ بکرێت و ڕێکاری گونجاو بگرێتە بەر بەوەی کە ئەم زمانە بتوانرێت بمێنێتەوە گەشە بکات و زیاتر و زیاتر قسەی پێ بکرێت و هەروەها هەوڵی ئەوە بدرێت کە ئەو ڕاستیە بخرێتە ڕوو کە ئەگەر هاتو لە کۆمەڵگەیەکە زمانی جیاواز و کولتوری جیاواز و بیرکردنەوەی جیاواز بوو ئەمە بە معنای ئەوە نایەت کە جۆرێک لە لێکدابڕان و جۆرێک لە جیابوونەوە جۆرێک لە ناکۆکی لەو کۆمەڵگای دروستی بەڵکو ئێمە ئەتوانی سەرڕای ئەوەی کە جیاوازیش بین بەڵام تەرکیز بکەینە سەر خاڵە هاوبەشەکان و بەوەش کە وەکو چۆن دەڵێت هەتا کۆمەڵگەکە ڕەنگا و ڕەنگتر بێت هەتا وەکو کۆمەڵگاکە وەکو چۆن دەڵێت کولتوری فراوان و جیاوازتری تیا بێت ئەگەر بتوانین تەرکیزکەینە سەرەوە خاڵە و بەشان بە دڵنیایی و باشترە بێ زیاتر پێشەکەوێت وە سەرکەوتوتری شەبین و بە دڵنیاییەوە داهاتوویکی باشتریشمانە بێت. بۆ دەرفەتەکە بەێمەت بەخشی بەڵێ دیارە لێرە کۆمەڵی خاڵ ئەخرێنە ڕووە لە ڕێگەی کەسانی شارەزا و پسپۆڕ و زمان ناسانەوە باز لەوە کرێکە و خاڵانە کامانن کە دەبنەوەی لە ناوچوون و مەترسی لەسەر زمانی کوردی و نەمانەوەی زمانی کوردی و بەکارنێنانی زمانی کوردی هاوکات لە هەر لە هەمان ڕۆژ لە هەمان پانل باز لە ئەو بابەت و باز لەو ڕێگانە ئەکرێ کە دەبنەوەی ئەوەی کە زمانی کوردی وەک خۆی بمێنێتەوە و پارێزراوێ و بەکاربێنرێت لە هەموو شوێنەکان و لە هەموو شوێنە گشتەکان بە شێوەیەکی فەرمی بەدل لەم زانیاریانە لە شاخ و کێوەکانی دەوروبەری پارێزگای هەڵەبجە لە ڕووی کەشەوە باز لەوەکەم کە بەفرباریوە لە شەوی ڕابردووە شەپۆلی بەفرباری ڕووی لە ناوچەکە کردوێتەوە چەند ئێستا خۆر و ئەورە و لە ڕووی بارانبارینیشەوە جیاواز لە ساڵی ڕابردوو تاکو ئێستا تەنها 232 میلیۆن بارانباریوە کە ساڵی پات تا ئەم بەروارە 275 میلیۆن بارانباریوە کە ئەوە جیاوازەکەی لە ڕێژەی بارانبارینەوە بەڵام نەگەڕێمەوە لایەوە. زۆر باشە سامان لەگەڵەوەی کە سەرما هەیە لە پارێزگای هەڵەبجایە لەوێ نەوت دابەش کراوە سەر هاوڵاتیانی و ناوچەیەدا؟
دانیار ناوە نەوت دابش دەکرێت طبعا ئەو نەوتەی کەش دابش دەکرێت لەلایەن حکوومەتی عێراقەوە ڕەوانەی هەرێمی کوردستان کراوە بۆ پارێزگای هەڵەبجەشەوە هەموو چوارشەمانێک لەلایەن چوار بایعەوە لە ڕێگەی سیستەمی بایعەکانەوە دابش دەکرێت لە ڕێگەی حوت بایعەوە نەوت بەسەر هاوڵاتیانە دابش دەکرێت بە 39,000 دینار کە ئەمە زۆر لە ئێستادا بۆ هاوڵاتیان شتێکی زۆر باشە لە سەرمای زستاندان پارێزی بەڵام گرفتی ئەوە هاوڵاتیانەوەیە کە ڕۆژەکانی دابشکردنی نەوت زۆر کەمە تەنیا لە ڕۆژانی چوارشەمە دابش دەکرێت ویش لە ڕێگەیەوەی کە نەوت ئەو بەشەنەوتی کە بۆ پارێزگای هەڵەبجە دیاری کراوە هەر ئەوەندەیە کە بەسەر وڵاتیانە دابش بکرێت کە ئەوش تەنیا ڕۆژانی چوارشەمەیە تاکو ئێستا نەوت دابشکردن بەردەوامەوە بەسەر وڵاتیانە دابش دەکرێت تەنیا لە ڕۆژانی چوارشەمان. زۆر باشە زۆر سپاس بۆ پامێرمان سامار فەتالا پارێزگای هەڵەبجەوە لەگەڵمانەبووی دەچینە قەزای کەلار بزانین دوایین زانیاریەکان لەوێ چین هاوار وەردەگرین هاوار سڵاوی خوارد لەبێت دوایین زانیاریەکان چین گەربۆمان بگوازیتەوە. ئێمە ئاخێوەرمان هەیە لەگەڵ پەروەردەمانێ ئەو پەروەردەی کە ئێستا هەیە لە کوردستان ئایا پەروەردەیەکی تاک زمانە یا دوو زمانە یا فرە زمانە یا چییە ئەوە کاتێکی هاوار سڵاوی خوا لێبێت ئەگەر گوێت لە ئێمە دەمانوێت بزانین ئەمڕۆ چالاکیەکانی سنووری کارکردنی تۆ کە دەگرێتە گەرمیان و کەلار بەگشتی چه جۆرە چالاکیەک بەڕێوە دەچێت. بەمەستی زیندووکردنەوە و پەرەپێدانی زیاتر بە زمانی دایکووە با بڵێن لاکردنەوە لە تەواوی سێکتەرەکانی زمانی کوردی ئەم چالاکی کوردی بەڕێوە دەچێت. من بۆ قسەکردن زیاتر لەسەر وتەبێژی ئەم چالاکی ماڵ ساگەر فەرمیتە ئێرە سڵاو دەبێ ئەگەر پێمان بڵێیت ئامانج لە چالاکیەکەتان چییە ئەمڕۆ؟ ئامانج لەم چالاکیە بەرزڕاگرتنی ڕۆژی جیهانی زمانی دایکە کە تایبەتە بە ئەو ملەتانەی کە نیشتیمانیان هەیە وڵاتیان نییە و دەوڵەتیان نییە و لەسەر کرێتەوە ئێمەش وەکو بەشی کوردی و بۆ نزیکە 8 ساڵەچێ بە بەردەوامی ئەم ڕۆژە بەرزە ئەگرین و ئەم ڕۆژە پیرۆز ئەەکەین و لەم ڕۆژەدا چالاکی جۆرا و جۆر پێشکەش ئەکرێ بۆ ئەوەی بیسەڵمێنین کە ئێمەش ملەتێکین ئێمەش نەتەوەیەکین خاوەنی زمانی دایکی خۆمانین خاوەن. زۆر سپاس بۆ پامێرمان هاوار محەممەد لە پارێزگای کەلارۆ قەزای کەلارۆ لەگەڵمانە سپاس بۆ میوانەکەشی دەگەڕێنەوە تۆری بەرنامەکەمان. بەڵازدان چۆری دووەم و کۆتایی پامی ڕۆژێم ڕۆمان قسەکردنە لەسەر ڕۆڵی ئافرەتان لە کۆنگرەی چوارەمی کۆمەڵی دادگەری کوردستان و هەروەها بزانین پلانیان چییە بۆ 4 ساڵی داهات و گرنگتر لە هەموو ئەمانە کە دیارە ئەمجارە ڕۆڵێکی بەرچاویان هەبوو بە حکومەوەی کە 4 کەس لە خوشکان هەڵبژێران بۆ ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری کوردستان بەڵام 3 کەسیان تەنها وەکو بەرکەوتە نەبوو بەڵکو بە دەنگی زۆرینەی خۆیان توانیان بگەنە ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵ کات سبەینێ لە دابشکاری پۆستەکاندا دیارە پشکی دیکەیان دەبێت لە پێکێنانی ئەنجومەنی باڵا. لەسەر ئەم بابەتە میوانداری زۆر بەڕێز خات و قەدەم خێرا بڵاومان کردووە کە لە ئێستادا ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری کوردستانە. خات و قەدەم خێر بەخێر بێت. سڵاتان لەوێ کایجلال سوپاسانەکەم خۆشحاڵم کە لەگەڵتانە لەم بەرنامەیە بەشدارم دەستخۆشتان لێکم. کۆنگرەتان چۆن بینی بە تایبەتی لە چاوی خوشکانەوە ئایا بەدڵتان بوو؟ دیارە کۆنگرە با بڵێن هەنگاوێکی تازەیە بۆ هەموو حیزبێک بۆ نوێبوونەوە بۆ چاکسازی بۆ ئەوەی کە بیاوێت ئامانج و ئەوەی کە دیاری کردووە لە ڕێی ئەو گۆڕانکاریانەوە کە لە کۆنگرەکەی دائیکە هەم لەوانەیە کە با بڵێن متمانە بەدەستهێنانەوەی ئەندامانی کۆنگرە بۆ سەرکردایەتیەکە هەم بۆ ئەوەی گۆڕانکاری لە کۆمەڵە بنەما و شتی پێی ڕەوا بکات کە بێوێت هەنگاوی باشتر بنێەوە کرانەوەی باشتری هەبێ بتوانێت لەو ڕۆژگاری ئەمڕۆدا کە دیارە تۆ هەر 4 ساڵ جارێک لە بەرنامەی کۆنگرێت دووبارە کۆنگرە ئەەکەیتەوە بۆ ئەوەیە کە بڵێیت من لەم ماوەیە پیاچوونەوە بکەی بۆەوەی کە کردوتە تا ئێستا و هەنگاوی تازە دیاریکەی بۆ ئەوە
بەنسبەت ئەم کۆنگرێشەوە بە هەمان شێوە سپاس بۆخوا کۆنگری ئەم جارە کۆمەڵە هەنگا و گۆڕانکاری باشی تیا بوو و ئێمە وەکو با بڵێن ئافرەتان لەو کۆنگرەیە ئەوەی یعنی خوێندمانەوە لەو کۆنگرەیە جۆرێ لە کرانەوە بە ئاراستی ئەوەی بڵێ کاری ئافرەتان و گرنگی لە کۆمەڵی ئیسلامیدا خوشکان هەز بەتوانە و لێهاتوویەکانیان زیاتر کرا کە ئێمە لە کۆنگرەکانی کەشە الحەمدلله هەموو جارە بەرەو باشتر ڕۆشن بەڵام جارە ئاسۆیەکی ڕوونتر دیار بوو تێگەیشتێکی زیاتر هەبوو لایەن ئەندامانی کۆنگرەوە بە توانا و لێهاتووی و بینینی ئەو ئاستەی کە ئافرەتان دەتوانن هاوکاری برایانمان من خوشکان و برایان هاوکاری یەکتر بن بۆ گەیشتن بۆ ئامانجانەی کە کۆمەڵی ئیسلامی بۆ دامەزراوە. زۆر باشە پێگەی ئافرەت لە کۆمەڵی ئیسلامی ڕابردوو و لەگەڵ کۆمەڵی دادگەری ئێستادا چ جیاوازێکی دەبێت ئایا ڕۆڵی ئافرەتان لەم کۆمەڵی ئێستا کە هەیە دوای کۆنگرە زیاتر دەبێت؟ والله جا ئێمە کۆمەڵە شت یعنی ئەوانە دیاری دەکات ئێمە ئەوە پیاچوونەوە بوو بەوەی پێشوە وای کرد کە ئەو هەنگاوە بنین بڵێن هەم ڕێژەی ئافرەتان لەسەرکردایەتیدا لە کۆنگرا بڕیاری لەسەر دراکە زیاد کرێت بۆ لە سادەوە بوو بە لە سابیست هەم ڕێژەی بەشداریکردنیشان لە مەکتەب و ئۆرگانەکانیان لە ڕێژەی بەشداربوونیان حتا لە کۆنگرەشە ئەمانە لە کۆنگری پێشودا دیارە کۆمەڵە هەنگاوی باشی بۆندرا بوو کە ڕێژە دیاری کرا بۆ بەشداری لە کۆنگرە ڕێژە دیاری کرا بۆ بەشداری ئافرەتان لە مەکتەبە لە با بڵێن لە سەرکردایەتیە بەڵام ئەو ڕێژەیە لە ئەو جاری پێشوو لە ئاست طموحی ئافرەتانە نەبوو ئێمە پێمان وایە ینی ئەمەی کە ئێستا کرا نەتیجەی ئەو کار و چالاکی و ئەدائەیە کە خوشکان هاوشانی براکانیان لە ئۆرگانەکانی کۆمەڵی ئیسلامیدا پێی هەڵسان لەبەرەوە پێی دڵخۆشین و پێی گەشتبینین بەوەی کە ئەمە بۆ داهاتوو کار و چالاکی زیاتری باڵین ئەو هەم لە ڕووی ڕێکخراوی هەم لە ڕووی کار و چالاکی حیزبیشەوە ڕێخستنەکانی خوشکان هاو ئاستی براکانیانن و بە هەمان شان بەشانی ئەوان هاوکاریانن بۆ گەیاندنی ئەو پامەی کۆمەڵی ئیسلامی هەیەتی ئێمە لە پێش کۆنگرەی پێشوشا و باوڵێن قسەیە گوترا بوو کە ڕێژەی زۆری دەنگدەرانی کۆمەڵی ئیسلامی لە ئافرەتانن و ڕێژەی ڕێخستنەکانیش ئەتوانین بڵێن بە ئەندازەی براکانیانن لە سنووری کۆمەڵی ئیسلامیدا بۆیە ئەو هەنگاوانەی کۆنگرەی پێشوو وای کرد کە ئەم هەنگاوە گەورەی ئەم جارەشی بەدوایە بێت کە هەم لە ڕووی گۆڕانکاری لە خودی کۆمەڵی ئیسلامیدا کۆمەڵە کرانەوە و کۆمەڵە با بڵێن ئاراستەی زیاتری گۆڕانکاری لە ئاراستی کارکردنی کۆمەڵی ئیسلامیدا وا دیارەکەوێت ئەوەش لە ڕووی ئافرەتانیشەوە هەر بە هەمان شێوە جۆرێک لە گۆڕانکاری هەیە کە با بڵێن فکر و بیر و بۆچوونی ئەندامانی کۆمەڵی ئیسلامی پیان وایە کە ئەوێ خوشکان هاوشانی برایانیان لەم قۆناغی کۆمەڵی ئیسلامیدا باشتر ڕۆڵی خۆیان بینن و بەگرنگیتر سەیری کاریان کرد. زۆر باشە خات و قەدەم خێر دیارە ڕێژەی خوشکان لە ناو کۆنگری چواردا لە یەک لەسەر چواری ئەتوانم بڵێن برایان بوون تا بە تەقریبی بەڵام دەنگەکانتان زیاتر بوو لەمەواتە تەنها ئەوە خوشکان نەبوون کە دەنگ بە خوشکان بن بەڵکو لە برایانیش بە خۆت ئاماژەت پێگر متمانەیان هەبوو ئەم دەنگانە چۆن کۆکراونەتەوە وەکو باسم کرد کاکجلال ئەو بەشداری لەم مەرحەلەیە خوشکان لە ڕێخستنەکانە لە ماڵبەندەکانە هاو ئاستی براکانیان واتە قەناعەتیان کردووە برایانیش کە ئێوە زەڕورن لە ناوکایەکە ینی پێویستی سەردەمەکە پێویستی کۆمەڵی ئیسلامی بە بەشداری کارای خوشکان کە ئەوان چالاکن بە خەمی کارەکانەوەن دیارە پێشتر مەفهومی هەبوو لە کۆمەڵی ئیسلامیدا کە بە ئافرەتان لەوانەیە نەتوانن بە هەمان شێوەی براکانیان هەمان خەبات بکەن لەبەر قورسایی ئەرکی ماڵەوە و مناڵ پەروەردەکردن و ئەمانە بەڵام ئێمە دڵنیاین لە تواناو لێهاتووی ئافرەت دڵنیاین کە خوای پەروەردگار توانایەکی یاوەتێ هەم بەرپرسیارێتە گەورەکەی هەڵسێ کە بەرامبەر خێزان و مناڵەکان هەیەی بەرامبەر بەڕێوەبردی ماڵەکەی هەیەی و ئەو لێهاتوویەشی لە کار و چالاکی با بڵێن حیزبی و سیاسیدا سەلمێنراوە کە ئافرەت هیچی کەم نییە لەو ڕۆوانێک کە بتوانێت چالاک بێ ئەکتیو بێ ڕۆڵی خۆی بینە لە چاکسازی لە کۆمەلگایە بۆیە ینی ئەوە منەڵێم ئەوە سەلماندنی ئەوە بوو کە لەم مەرحەلەیەکە ئەو بەشداری خوشکان لە مەڵبەندەکانە و لە ئاستەکانی ڕێخستناوە لە کاری ڕێکخراوەیدا وای کرد قەناعەتێ دروستکە لای زۆرێک لە پیاوەکانیش من ئێستا ئەو دەنگش لەوانێت لە زۆر ڕۆ لە چا ئەو قەناعەتی کە من بینی بووم لە پێشترا بە حکومی من پێشتر بەرپرسی مەکتەبێک بووم لە مەکتەبەکانی کۆمەڵی ئیسلامی من لەو ماوەی کارکردمەمە قەناعەتێکی زۆر مەبینی لەناو ئەندامانی کۆمەڵی ئیسلامیدا کە بەڵێ ئافرەتانیش هاوشانی براکانیان دەتوانن ئەرک و بەرپرسیارەتی بەرامبەر بەم مەسئولیەتە گەورەی کە ئێمە وەکو بەرپرسیارەتێکی هەم دنیایی و هەم قیامەتیش هەڵیەگرین ڕۆڵ ببینن
قەناعەت زۆر گۆڕابوو بەڵام دیارە صراع ئەوەی نامە یعنی جۆرە لەوەما بۆ دروست بوو کە لۆچە ڕێژەی زیاتر لەوەش بێنین لە سڵای بیستەکە بە دەنگی خۆمان چونکە خەڵکێکی زۆرمانە بینی کە قەناعەتی بۆ دروست بوو بۆ کاری ئافرەتان بەڵام خۆتان نەزان صراعی ناو کۆنگرە و کۆمەڵەشت وە کات کە ئافرەتیش زۆر ئامادەی زۆر ئەو صراعانە نییە بە خۆی خۆیەوە زۆریان ئەو جۆرە ململانیان حەز پێ نەبێت بە حکومیەوەی من پێمە پێوا بوو ڕێژەی زیاتر لە سڵای بیستەکەش بە دەنگی خۆیانە چن ئەوە تومۆحی ئێمە بوو بە حکمی کارکردنە پلانتان هەیە کە کاریگەریتان تەنها لەسەر ئافرەتانی ناوخۆی حیزب نەبێت و کاریگەریتان لەسەر ئافرەتانی دەرەوەی حیزبیش بێت و کاریگەریتان نەبێت لەسەر پرسە سیاسیە گشتیەکاندا لە دەرەوەی حیزبدا لە ڕاستیدا ئێمە پێمە هەر لە پێش ئەم کۆنگرێشا زۆر لە زووشەوە قەناعەتمان وایە کارکردن ئەبێ لە سەر هەموو مستەواکان بێت و ئەبێ لە لایەکوانێ بە ئافرەتانی کۆمەڵگەکەت بڵێ جۆرێم لە مەفهوم پێشتر دروست بوو کە لە ئیسلامدا مافی ئافرەت نەدراوە بەعکسەوە ئافرەت لە ئیسلامدا زوڵمی لێکراوە ستەمی لێکراوە لەوەچێ هەر پۆشینی جلوبەرگەکەی جۆرە لە ئەستەم بێت یان کۆمەڵشتیکە ڕێگر بێت لە ئازادیەکانی ئیسلام ڕێگرە بێلەی ئێمە هەر لە سەرەتای کارکردمانەوە کارمان لەسەرەوە کرد کە ئەبێ ئەو مەفهومە ڕاستکەینەوە ئەبێ ئەو حاڵەتە چارەسەرکەین لە کۆمەڵگەی خۆمانێ کۆمەڵگەیەکی مسلمانین یەکەم هەنگاوی کارکردنمان ئەو بوو پێیان بڵێن ئافرەتی مسلمان نیشانەی دواکەوتوینە بەعکسەوە جلوبەرگەکەی نیشانەی پێشکەوتنیەتی نیشانەی ئەوێتی ئەوێ کار بکات بەبێ ئەوەی یعنی بە فکر و بۆچوون و قسەکردنی گوێی بۆ بیرێ نەک بەجەستە و بە شکڵ و بە شێوەی ئەو هەنگاوە بوو کە ئێمە کارمان لەسەرکرد هەر لە سەرەتاوە لەم قۆناغەشتا زۆر ئەو قەناعەتە زۆر بەربڵاوە چونکە ئاراستەی کارکردنی ئێمە هەمیشە لەسەر جەماوەرەکەمان بووە ئەو جەماوەرەی کە ینی ئەو فکرەی ئێمەی قوبوڵ بووە پێی وا بۆ کۆمەڵی ئیسلامی بەرەو ئەوە ئەڕواد و زۆرێک لە خوشکان قەناعەتیان لە ڕێی ڕێخستنەکانی خوشکانەوە بۆ دروست بووە کە ئەگەر پابەندیش نەوێت بە جلوبەرگەکەوانێ ئەو بەرنامە و پرۆژەی کە کۆمەڵی ئیسلامی هەیەی لە خزمەتکردن بە توێژی ئافرەتان لە پاراستنی شکۆی ئافرەت لە پاراستنی ئەخلاق لە کۆمەڵگەدا کە ئەمە هەمووی لە مەسلحەتی ئافرەتەن لە داکۆکیکردن لە مافە شەرعیەکانی ئافرەتان ئەمانە هەمووی لە قازان گیانە ئەوە ئیسلام نییە ستەمی کردووە لە ئافرەت بەڵکو کۆمەڵگایە یان کەلتورە زۆر جار وای کردو لە بەناوی ئاینەوە لە قەڵەمدراوە ئەوەش وای کردووە ئێمە ئەو مەفهومە زۆر ئیشمان لەسەرکەوە لەم مەرحەلەیە هەوڵە دەین زیاتر ئەو قەناعەتە دروستکەین لە لای ئافرەتان بەگشتی هەموو ئافرەتێکی با بڵێن ئیماندار هەمومان لەگەڵ پیاوانە یعنی لای خۆی گەورە لە ئەجر و پاداش تاوەکو یەکین و کاتێک کار و چالاکیەکەین ئەوەی ماڵۆشمان هەر بە ئەجر و پاداش بۆ نووسراوە ئەوەی کەشیکەین ئەرک و بەرپرسیارەتیە کە خۆی گەورە لە قورئاندا باسی دەکات کە ئافرەتان و پیاوان بۆکو لای خۆی پەروەردگار بەرپرسیارن لەو چاکسازی لەو گۆڕانکاری کە ئەبێ لە کۆمەڵگەدا زۆر باشە دەتانوێت لە پێکێنانی تشکیلات تاواکراوەکەی کۆمەڵی دادگەری کوردستاندا چۆن ڕۆڵچان هەبێ بۆ نمونە لەو ئەنجومەنانەی کە پێک دێسپێنێ ئێوە چوار خاتونن چوونەتە سەرەوە ئەنجومەنی پەروەردە و بانگەوازمان هەیە ئەنجومەنی ئیدارە و بەڕێوەبردنمان هەیە ئەنجومەنی سیاسی و ڕامیاریەکەمان هەیە لە ئەنجومەنانەیە ئەوەسبێنێ دەستەی چاودێری هەیە لە ئەنجومەنانەیە ئێوە دەتانوێت لە هەموو ئەنجومەنەکانە بەشدار بن و ڕۆڵتان هەبێت دیارە بە پێی گونجان بە پێی بۆکران بە پێی توانە و باڵێ ئەو کەسە خۆی چی حەزێکی هەیە من دڵیام ئافرەتان هاوشانی براکانیان و خوشکانم کە لە سەرکردایەتی دەرچوون توانە و لێهاتووی خۆیان هەیە و بە قۆناغێکی کارکردن و چالاکیان ڕۆیشتون و دیارەت و مۆحیشیان هەیە کە هەری کەسە بەپی ئەو حەز و ئارەزوی کەیەتی بەوەی بەپی ئەوەی کە ئەتوانێت لەکوێ چالاکیەکانی خۆی ئەنجامدات ئەو بەتابەتی کە ڕێژەیەکیش دانراوە کە بەشداری ئافرەتان لە مەکتەبەکانیشە بە ئەماشەوە ڕێژەی بۆ دیاری بکرێ و هەوڵ بدرێت لە هەموو شوێنەکان وجودیان هەبێت هەموو ڕێژەیە بەرزکرایەوە وەک چۆن لە کۆنگرە 15 کرایەوە بیست بەڵێ لە بەشداریکردنەکانی کەشا بە هەماشەوە ڕێژە لە کۆنگری پێشوش هەبوو کە بەپێی بۆکران و هەبوون هەبێت و لەم کۆنگرێش هەر بڕیاری لەسەردرا کە ئەتا ئەسەیەک لانەبەوەەوە بزەبت چەند ئەبێت چونکە ئەوش هەرە گەڕێتەوە بۆی کە چەند ئامادەیی هەبێت لە قوشکانە بەداخۆ ئێمە گرفتێک هەیە لە هەموو کۆمەڵگەی بەتابەتی لە شەرق بەگەر بڵێن لە هەرێمی کوردستانیشە ئیقدامی ئافرەت بۆ بەشداری لە ئاستی سەرەوەی سیاسیە لە ئاستێکی ئاستی ئەو تمۆحینی وەکو پیاوەکان ئەو سراعی بۆ ناکات بەڵام دیارە ڕێژەیەک بە هەماشەوە ڕێژەی لە ساڵ 2025 کە لە ساڵ 25 بۆ کۆنگرێ و لە ساڵ 20 بۆ ئەوەیە بۆ ئەوانی کەش لە هەر ڕێژێکی بۆ دیاری کراوە لەبەرەوە یعنی ئەو قەناعەتە هەیە کە بێت لە هەموو ئاستەکانە بەشدار بن بەپێی بۆ گونجان و هەبوون ئەبێت بەشدار بن لەبەرەوە قەناعەتمان لەم مەرحەلەیە لە هەموو
ئەو ئۆرگانانەیە کە مەجال بڕەخسێەوە خەڵق ئامادەی هەبێت خوشکان بەشدارە بنەوە من وەکو خۆدی خۆم پێم وایە ئەگەر یعنی مەجال بڕەخسێ ئافرەت هاوشانی براکان دەتوانێت هەمان ڕۆڵ و چالاکی و کاریگەری هەبێت لەگەڵ هەندێک مڕاعات بۆ حاڵەتی با بڵێن ماڵەوە خێزان و ئەرکی زۆری کە بەرامبەر بە مناڵەکانی هەیە. زۆر باشە سەبارەت بۆ گۆڕانکاریانی کە لە ناوی حیزب و لە ناوی ئەمیرەوە گۆڕا هەڵوێستی خوشکان چی بوو لە کۆنگرەدا؟ ئەگەر یەکێک لەوێ دیقەتی بە خۆشمان زۆر تێبینیەوان کرد ڕێژەیەکی زۆر زۆری خوشکان ئەتوانی بڵین لە ساڵ 90 بۆ 95 لەگەڵ گۆڕانکاریەکان بوون. ئەگەر دقەتی کۆنگرەکە بە ئەو لای خوشکانی لەبوون یعنی زۆرینەی دەنگی بەرز دەکردەوە بۆ هەموو گۆڕانکاریەک چونکە گۆڕانکاریە وای کردووە خوشکان بگەنە ئەم قۆناغە لە کۆمەڵی ئیسلامیدا. ئێمە لە کۆنگری یەکەمی کۆمەڵی ئیسلامیدا ڕێژێکی زۆر کەم خوشک بەشدار بوون. کۆنگرە بۆ کۆنگرە حتا ڕێژەی سەرکردایەتیش جاری پێشوو لە ساڵدا بووم جارە بۆ بە لە ساڵ 20 کە ئەو ڕێژەی بە دەنگی خوشکان تەسبیت نەبوو وەکو جەنابەت ئیشارەت پێە بە قەناعەتی ناو کۆنگرە دروست بووە ئەو خەڵقانی کە پێشتر ئەو حاڵەتیان بینەوە و پێویستیان بینەوە دەنگیان پێداوە لەبەرەوە بە دڵنیاییەوە ئەوەی کە بینیمان لە کۆنگرا ئەو بوو زۆربەی ڕێژەی زۆری خوشکان لەگەڵ هەموو گۆڕانکاری و چاکسازیانیان بوون کە لە پەیڕەوی کۆمەڵات کرێ بۆ ئەی بتوانین قۆناغێکی باشتر ببڕین هەنگاوی بەرزتر و بڵێن گەورەتر بنین بۆ ئەو گۆڕانکاری لە کۆمەڵگەکان. زۆر باشە خات و خەدەم خێر عادەتەن کە لە ناو کۆمەڵی ئیسلامی بەتایبەتی هەرچەند ئیسلامیەکان بەگشتی بەتایبەت کۆمەڵ بەتایبەتی تر کاتێککە باس لە مافی ئافرەتان دەکرێت لە کایە سیاسیەکاندا و لە ناوەندەکانی بڕیاردا خەڵگەم پرسیارە دەکات بۆچی لە میدیاکانتانە ڕێگری لە ئافرەت دەکەن هەرچەندە ڕێگری نەبووە ڕەنگە هەندێک فیلتەری تایبەت هەبوو بێ ئێوە چۆن دەتانوێت سبینێ لە هەموو کایە جیاوازەکانە بە میدیاکانیشتانەوە ڕۆڵی ئافرەت وەکو خۆی بەرجەستە بکەن و بە دڵنیاییەوە کۆمەڵ سبێنێش پێوەرێکی دەبێ بۆ ئەوە. من یەکشت لەوێ بینم کاک زیاد هۆکاری ئەوەی کە نەبووە ینی ئەوەی کە جەنابەت ئیشارەت پێدا مەسەن لە مەکانە بەشێکی مەسەن ڕێگریەکە علاقەت بە خودی ئافرەتیشەوە هەیە تا چەنە ڕێژێکی زۆر کەمی ئافرەتان ئەو ئیقدامان تایە هەم بۆ ملمەلانەی سیاسی هەم بۆ ڕاگەاندنیش زۆر لە کەناڵەکان کاتێکە کە پرسیاریان لێکردم باسی ئەوم کردووە کە ئەو ترسەی کە لە لایەنەکانی کە هەیە بەنسبەت ئافرەتەوە لە لایەنە ئیسلامیەکانە بەتایبەت لە کۆمەڵی ئیسلامیە جۆرێ لە ئەمینی هەیە لە بەشداری ئافرەت بۆی کە ئەو لەگەڵ براکانی وەکو پەیوەندێکی خوشکوبرایەتی کار دەکات هاوکار و دەستبارگری یەکترە بن ئەو قەناعەتە لای زۆر بەمان هەیە بە پیاوانیش و ئافرەتانیشەوە بۆیە ئەتوانین بڵێن ئاسانکاری هەیە ئینشەڵا ڕێگری نابێت بەڵام کێشەکە لەوەیە هەر لە کۆمەڵگەی شەرقیە جۆرێ لە ترس جۆرێ لە ساڵفڵیمینەوە لەوە هەیە کە ئاگەر ئافرەت بەشدار بێت لەم شێوانانە یعنی ترس لەوەی لە سەرکەوتنی ترس لەوەی کە نەتوانێت وەکو پێویست ئەدای خۆی بکات یان جلوبەرگ و ئەوەش یعنی من لێتان ناشارم خۆشم لە هاتن بۆ کەناڵە دایما ئەوە لێکێمانەگەر بۆ کەناڵی بینراو بێت تۆزێ لە احتیاطاتی جلوبەرگ و شێوازی ئەوەیە بۆ جلوبەرگی شەرعی تۆزێ لەوە ئەوەنێ جۆرە لە هەنگاوی زیاتری بێت ئێمە پێویستمان بە گۆڕانکاریە لەو فکری ئافرەتانە لە باوڵێن لە قەناعەتی ئافرەتە کە ئەبێ خۆی ئقدامی هەبێ هەوڵی هەبێت خۆ پێگەاندنی هەبێت بە دەنگەوچوونی هەبێت چاوەڕێی ینی دەست پێوەنان و هاان بە زۆر بناردن نەبێت یعنی ئەو نابێت بەشداری پێکردن بێ ئەبێ هەوڵ بێ بۆ بەشداریکردن بە دیوەکەی تریشە چاوەڕێی مۆدێلگەرایی لەسەر شاشە نەبێ بە پێوەری شەرعیان نەبێت ئەبێ ئەوەیەکێکێ لە هەنگاوەکان بەڕاستی من زۆر جەربە و ئافرەتانە وتومە ئێمە پابندین بە کۆمەڵی یاسا و ڕێسای شەرعی کە پێویستە ئافرەتان پابند بن پێویستکە جەماوەری کە کەناڵی پەیام تەماشاکە چاوەڕێی ئەوە ئەکات کەناڵی پەیام دیدێکی ئیسلامیانە پیشاندا فکرێکی باڵێن پابندبوون بە شریعەتی ئیسلامی پیشان بات لەبەرەوە چاوەڕێمە کە بتوانیت ئەو مۆدیلی کە لە کەناڵەکانی کە جێبەجێکرێت لە کەناڵی پەیامە بیکەیت ئەبێ جۆرە لە پابندبوون پێوە دیار بێت چونکە تۆ وێنای ئەو فکرەکەی ئەو بۆ چووناکەی ڕاستە جلوبەرگ ینی جۆرە لە ئازادی تایە بەڵام بەنسبەت ئەوە کە توێنە نەرایەتی ئەو کەناڵەکە پێویستە پابندبوون بە جلوبەرگ لە شەرعیەکانی شتۆتیا بێت ئەمە یەکێک بۆ لەو خاڵانە منەڵم هۆکارەکان زۆرن بەشێکی ئێمە لە هەموو کایەکانە جۆرە لە هەڵسڵەمینەوە یان ترس لەوە پیادنە پێشەوەی جای هۆکارەکەی کەلتور و کۆمەڵگایە یا کە سوکار و خزم و یان ئەو بارودۆخە بابڵێن خێزانی کە پیای تێ پەڕێ و ئافرەتە ئەوانە هۆکار بوون بەشێکیشی ئەوە بۆ بەشێکشی ئەو ئافرەتانی کە خۆیان حەزێکیان خولیایەکیان هەیە بۆ دەرکەوتن لە شاشەوانێ پێیان وایە جلوبەرگی شەرعی من قەناعەتم وانە زۆر پێچوانەی ئەوم جلوبەرگی شەرعی هیچ ڕێگر نییە لە دەرکەوتن پابند بە یاسا شەرعیەکان و ئەوی پێویست دەکات لە خۆتا جێبەجێ بکە و من ماوەیەکی زۆر لە کەناڵی پەیام بەرنامەم هەبووە ینی پێم وایە زۆر ئاساییە تۆ پابند بی بە یاسا شەرعیەکانیشەوە بەرنامەیەکیش هەبێ و بەشداریش بی و لە شاشەی کەناڵیشی ڕاگەانیشەوە و کەناڵی پەیام دەرکرد زۆر باشە بەڵام ئێوە باسی ترس ئەو بابەتانە کرد ئێوە دەتوانن ڕۆڵێکی گەورەتان هەبێت لەوەی کە
ڕاهێنان بە تەواوی خوشکام بکەن کە نەترسیان نەبێت و بتوانن دەنگێکی درێریان هەبێت کە لە پرسە سیاسیەکاندا لەوەی کە دەنگێکی ناڕزایی ئەگەر هەبێت ئەوان پێشنگ بن لەوەی کە قبوڵی هەموو نادادیەک نەکەن لە کۆمەلگای کوردیدا. من دڵنیا دەکەموانێت کە هۆکاری یەکەم ینی ئەو ئقدامەش کە دروست بووە ئەو جۆرە هەنگاوەش کە دروست بووە ئەو قەناعەتە کە دروست بووە جەریئی کۆمەڵی خوشکە و گەیاندنی ئەو فکرەیە کە ئیسلام ڕێگر نییە چونکە ئێمە لە کۆمەلگەیەکین کە پیان وایە ڕێگری هەیە لە ڕێگری کۆمەڵایەتی و کەلتوری هەیە ڕێگری شەرعیش هەیە ئێمە بە کۆمەلگەمان وتووە ڕێگری شەرعی نیە و ڕێگری کەلتوریە کە ئێمە بۆ قۆناغە ببەزێنین و ئەو ئافرەتانی کە دەرکەوتون ینی کاریان کردو چالاکی سیاسیان کردو لەلایەنە ئیسلامیەکان توانیان ئەوە بسەلمێنن کە ئەوان توانا و لێهاتوویان هەیە و توانن ئەو جێبەجێ بکەن بەڵێ هەنگاو نراوە لەمەوە پێش هەوڵێن لە ئەمە دواش وەکو ئافرەتان لە کۆمەڵی ئیسلامیدا وەکو کەسێکیش کە لە ئاستی سەرەوەی حیزبین ئەو حاڵەتە زۆر ینی گرنگی پێبین کە بێ ئافرەتان واز لەو ترس و دڵڕاوکیە بێنن و دڵنیایەنەکەینەوەی کە دەرکەوتن بە جلوبەرگی شەرعیەوە هیچ قورسایەکی نییە تۆ چۆن لە دەرەوە پابندی بێت لەسەر شاشە باماشەوە پابندبی ئەو حاڵەتەش ینی بەڕاستی ئەو گرفتەش کە هەیە کە نەبوونی طموح لە ئافرەتانە بە هاندان و بە باڵێن تەشجیعکردن و بە وەکو واجبێکی شەرعی سیرکردن چونکە منە وجارە وتومان بێ ئەگەر وەکو واجبێکی شەرعی سەیری نەکەیت ئەو مەشغوڵبوونەی ئافرەت بە خێزانەکەیەوە بە مناڵەکانیەوە ئەو هەز بە بەرپرسیارەتیکردنەی و ئاکات زۆر لە خەمخۆری و مشورخۆریە زۆر جار حەز و خولیا و توانا و لێهاتوەکانی خۆی بەرجەستە نەکات هەوڵی بۆ نایەت بۆ ئێمە بێ ئەو حاڵەتەی تا دروستکەین پێی بڵێن ڕاستە ئەمانە و گرنگە بەڵام گرنگیشە تۆ لێهاتوویەکانی خۆت تواناکانی خۆت بەرجەستە بکەی بتوانی ڕۆڵی خۆت ببینیت هەموو کەسمان بە ئەندازەی توانای خۆمان خی گەورە لای خی گەورە بەرپرسیارین لەوەی ئەوەی کە پێمانەکری ئەنجامی بین نابێت بە کەم ڕازی پێویستە هەنگا و طموحی باشت هەبێ ئیشمان لەسەر کردو هەوڵی ژین لە داهاتوە ئیشی زیاتر بەسەر زۆر باشە خات و پەدەم کرد دیارە لە کایەوەک کاویدانێرا ماشی پێکرد کە سیاسیەکە بە شوێنی خۆی کە باست کرد بەڵام لە کایی ڕێکخراوەییدا وەلەو پرسانەی کە تایبەتن بە مافی ئافرەتانەوە و زۆر جار هەر خودی خۆشتان گلەیتان لە هەندێک لە لەوانە بوون کە بە ناوی مافی ئافرەتەوە دەیانەوێت هەندێک ئازادی یا خۆت لە دەرەوەی سنووری ئازادیشتەنە سنوورەکان بپەزێنن ئێوە دەزانەوێت لەم 4 ساڵی داهاتوودا کە کۆمەڵی ئیسلامی یاک ئێستا کۆمەڵی دادگەری بڕیاری کرانەوەیەکی جیاوازی داوە بە دیدێکی ئیسلامیانەی تایبەت بەخۆی کە بەبێ گۆڕانێک بەسەر پرەنسیبەکانی داهات بێت چۆن جارێکی تر مەیدانیانە بچنەوە ناو مەیدانە و ئێوە قسەی یەکەم لەسەر پرسی مافی ئافرەت و بەرگری لە مافی ئافرەت بکەن دیارێک جارێمە لە جارێک لە ئەوڵەوە کە دەستیشمان مکارەکە لە تۆڕی ڕێکخراوەکانە هەبووین بەداخۆ ئەم ڕێکخراوانە کە خۆیان بە ناوی مافی ئافرەت و بە ناوی دیموکراسیەتەوە کار دەکەن زۆر جار دژی قەناعەتەکانی خۆشیان ئەوە ئەکەن یعنی ئەو بەشداریکردنەمان لەگەڵیان زۆر جار بۆمان ڕوونەکەن چۆن ئافرەتێک کەستەمی لێکرێ لە ڕووی ئاینیەوە ستەمی لێ بکریان لە ڕووی کۆمەڵایەتیەوە مانە هەمووی ستەمن زۆر جار ویستمان داکۆکی لە بابەتێ بکەین مثلا لە قەدەغەکردنی سەرپۆش لە قوتابخانەکانیان لە جلو قەدەغەکردنی جلی داپۆشراوە یان لە هەڵوێستیان هەبێ ئەوان لەوانەیە هەڵوێستیان يعني ئەمە هەموو هەمیشە هەوڵمان ناوە لەگەڵ یانە هاوکار بین بۆ بابەتانەی کە خاڵی مشتەرەکن لە ناو ئێمەیە کە خەباتکردنە لە پێوان لە پێناو دۆزێکە کە دۆزی ئافرەتە قەزیەکە کە ئافرەت لەم کۆمەڵگەیە تا چ ئاستێک ستەمی لێکراوە و ویستمانە ڕوە حەقیقیەکەی پیشان بین یعنی مەرج نییە هەموو جارێکەوەی کە باسەکرێ ئێمە کۆمەڵە دەقەکەینەوەی کەمانە ستەمن لە ئافرەت کراون بەڵام شەرنیەوە ڕۆ ڕاستەقینەکە بێت کۆمەڵە ستەمی زۆرەیە لە کۆمەڵگەی ئێمە کە لە مافی ئافرەت کراوە کە ئیسلامی چۆنەتانەوێ بۆ نمونەی سەر ڕێژەتان زۆرتر بووە لەناو کۆمەڵە کاتە دەبێت دەنگیشتان سبێنێت لە مەیدانەکەی زۆرتر بێت پلانتان چیە بۆ یەکەم 4 ساڵە ئێوە ئەم جارە قسەی یەکەمی ناو ڕێکخراوەکانی تایبەت بە مافی ئافرەتان بکەن ئێمە دیارە بە ینی ئەو ڕێژەی ئافرەتان کە قەناعەتیان بۆ دروستە بێت بەوەی کە ئافرەت لە کۆمەڵی ئیسلامیدا پێگەی هەیە و زیاتر گوێمان بۆگرن بە بوونی ڕێژەی زیاتر ئەوە یەکێکە لە هەنگاوەکان خاڵێکی کە هەروەکو پێشووتریش کردومانە و بەردەوامی بین لەسەری کە ئێمەش داکۆکی کارێکی سەرسەختە بین لە پێناو مافەکانی ئافرەتە و بە تایبەتی مافە شەرعیەکانی ناساندنی ئافرەتان بە مافە شەرعیەکانیان ئێمە یعنی ئەو خەباتی پێشتر کراوە لە قەزای ئافرەتە زۆر جار گلەیی دروست کردووە کە هاندان بۆ هەڵوەشانەوەی خێزان هاندان بۆ گرفت و کێشە زۆر جار کراوە دوو بەرە دروست کراوە بەناوی بەرەی ئافرەت و بەرەی پیاوە کە شتیوا لە ڕووی کۆمەڵاتی لە ڕووی شەرعیەوە ڕێگە پێدراون نیە لە ڕووی قانونیشەوە بۆی ئەمەش هەمیشە ئاوا قسەمان کردو ئەوە چالاکیمان کردەوە هەوڵمان داوە کە بڵین ئافرەتان و پیاوان تاواوکاری یەکترن و ئەم کۆمەلگای بەبێ ئەوان بەڕێوە ناچێت دروستکردنی بەرەی جیاواز شتێکی هەڵەیە کۆمەلگا بەرەو هەڵوەشان ئەبات
ستەم لە ئافرەت نە ئیسلام ڕێگەی پێداوە نە شتێکی شەرعیە نە قانونیە لەبەرەوە بێ بەڕێ قانونی و بەڕێی یاسایی هەوڵی بۆ بدەین نەک بەوتن یان هەڵسوکەوتنە کۆمەڵی هەڵسوکەوت ئێمە لە تۆڕی هاوبەشی ڕێکخراوەکان ئاهین و بەردەوامە بین و هەوڵین ڕێسەر ڕێژەیەکی زۆرتری ئافرەتان کاریگەری دروستکەین و پێویستە ئەمە لە ڕاگەاندنەکانمانە لە کار و چالاکیەکانمانە ڕنگ باتەوە کارۆکو پێشتیش ڕنگیاوەتەوە و من ئێستا وا ئەبینم لە جەماوەری ئافرەتانە قەناعەتێکی زۆر باشیان بۆ دروست بووە کە ئەو هەڵا گەورەی لەسەر مافی ئافرەت لە دەرەوەی حیزب ئیسلامیەکان دروست دەکرێت هەر قسەیەوە نەبووە بەکردار چونکە زۆربەی کاتەکان و ئافرەتانە تەنها لە کۆمەلگای قاچاخە من کە بە حساب دیفاعیان لێکرێت دوایی وایان لێ ناتوانم بچنەوە ناو کۆمەلگا بەڵام ئەو ئاینی پیرۆزی ئیسلامە کە داکۆکیکردن لە مافەکانیان بە شێوازێک بۆ دەستەبەرەکات بەبێ ئەوەی تووشی ناڕەحەتی بن بۆ ئیستەمیان لێ بکرێت بەبێ ئەوەی بوختانکردن لە شریعەتی ئیسلامیە حرامە ئەوەی کە ئەنجامی بدات دای خی گەورە بەرپرسیار و لە قانونیشا بەرپرسیارە لەبەرەوە ئەم ئاراستی کارکردنەی هەم لە ڕووی ڕێکخراوەیەوە هەم لە ڕووی چالاکی و کاری ڕێخستنەوە زۆر قەناعەتی ئافرەتانی گۆڕیەوە من پێم وایە ئەوە زیاتر ڕەنگەیاتەوە لە ناوی داهاتوە لە چالاکبوونی ئافرەتانیش لە ڕیزەکانی کۆمەڵی ئیسلامیدا ئەوە کاریگەری زۆر گەورەی ئەبێت یعنی تا ئەوان بەرەو ئاراستەیەکی بەهێزتر بڕۆن و بە باشتر و چالاکتر کارکەن قەناعەتی زۆرتری ئافرەتانە گۆڕن و لە ڕووی ڕێکخراوەیەوە ئەو چالاکیە زۆری کە من لە قۆناغی پێشووی باڵێن خوشکانی خۆمانە بینیومە لە ڕێی لقەکانەوە لە ڕێی سکرتارەتی ڕێکخراوەکەوانە کە وای کردووە لە هەموو ناوەندەکانی کە کار لەسەر باڵێن دۆزی ئافرەتەکە قسەی هەبووە هەڵوێستی هەبووە و زۆر داکۆکی کار بووە و زۆر جار بەگشت زۆر لەو ستەمانە کراوە کە بەجاری وا بوو بەناوی داکۆکی لە مافی ئافرەتێکەوانێ ستەمی لێکراوە قسەیەکی پێوتراوە کە ڕاز نەبووە ئەمانەمان هەمووی هەوڵاوە لەسەری و بەردەوامە بینەوە هەنگاوی زیاتری بۆ ئەنێن و چالاکی باشتر ئینشاڵڵا لە پێناوی ئەنجام کە بتوانین ئەو مەرحەلەیە تێپەڕێن کە لە کۆمەڵگایە بە ناوی ئازادی ئافرەتەوە ستەمی لێ بکرێت بە ناوی ئازادی ئافرەت و هێنانە دەرەوەی ئافرەتەوانێ وای لێ بکرێت لە کۆمەڵگایە جێی نەبێتەوە بە شتێکی با بڵێن نامۆ سەیر بکرێت ئەبێ ئێمە ئافرەتان و پیاوان بە یەک ئاشنا و ینی وەکو هاوکار و یارمەتی دەری یەک کار بکەن نەک وەکو جارێک لە لێدوانێکە لەگەڵ منەظەمەیەکی ئەمریکی بوو باسی کرد ئێمە ئەوتیەوە ترستانیە لە بەشداری سیاسیتانات بە پێچانەوە ئەماس بە ئاسوودەیەکین چونکە ئەوانەی کە لەگەڵمان وەکو برا و هاوکارمانن و هەمیشە ئاسانکارن نەک ڕێگر ئەوەی کە خەڵک لێ ترسێ لە مەجای سیاسیە صراع بەس ئێمە الحەمدولله لەو ڕۆوانێ هەست بە ئارامیەکەین ئەو قەناعەتە دروستبوونی ئەو قەناعەتە کە کەسی موسڵمان زوڵم مستەم لە بەرامبەرەکەی ناکات شتی ناشەرعی بەرامبەر ناکات شتێک ناکات کە خوای گەورە پێی ناخۆشە قەناعەتم وایە ڕێژێکی زۆریش لە ئافرەتانی کۆمەڵگەی مەستە قەناعەتی پێێتی و بێ کاری زیاتری لەسەر کرێ بۆی ئەوە ڕنگ باتەوانێ ئێمە بەڕاستی هەبووە بەس بەداخەوە زەق نەکراوەتەوە ڕەنگی نەیاوەتەوە هەوڵێن ئیشەڵا لەم قۆناغا زیاتر زۆر باشە خات و قەدەم خێر لە ئێستادا لەوەی کە کۆمەڵی ئیسلامی بۆتە کۆمەڵی دادگەری خەڵکانی دەرەوەی حیزبیش و خەڵکانی ناوخۆی حیزبیش زۆر چاویان لەسەر وشەی دادگەریەکەیە ئێوە وەکو خوشکان لە کۆمەڵی ئیسلامیدا تا چەند گرنگە هەڵوێستان هەبێت لە تەواوی ئەو نادادیانەی لە هەرێمی کوردستاندا هەیە لە تەواوی ئەو نەعەدالەتی و ئەو هەڵوێستە خراپانی کە لە هەرێمی کوردستاندا هەیە ڕۆڵیان هەبێت و دەنگیان دلێر بێت و ناڕزاییان هەبێت لەسەر ئەو پرسانی کە هەیە لە هەرێمی کوردستاندا چ پرسە سیاسیەکان بێت ئەو پرسانە بێت کە پێوەستە بە مافی ئافرەتانەوە دیارە کۆمەڵی دادگەری هەر پێشتیش هەر بە دادگەری کاری کردووە لە ئاستەکانی خۆیان لەگە ئەوکو باسم کرد لەگەڵ ئافرەتان و پیاوانیدا بۆیە ئەوەی کە گرنگە ئێمە مەرحەلەیە بڵێن ئەو حاڵەتە لەوانەیە زۆرتر یعنی دەرکەوێت لە دەرەوە بەرجەستە بکرێ ئەگەنا وەکو کارکردنی کۆمەڵی ئیسلامی هەر بە دادگەری بووە وەر هەوڵیا و بەرجەستەکردنی دادگەری و لابردنی ستەم هەم لەگەڵەوانی لەسەرەوانی کە لەگەڵ خۆی نەگە ئەوانەشی کە لە دەرەوەی بازنەی خۆین چونکە ئەو ستەمەی کە ئەکرێ هەمومانەگرێتەوە دوجار زیانەکەی بە هەموو کۆمەڵگای بڵاو بێتەوە ئەو حاڵەتە دوورکەوتنەوە لە بەها بەرزە ئەخلاقیەکان کاریگەری خراپی لەسەر سەرجەم کۆمەڵگای کوردیە بۆ ڕۆژاوانەوەی خێزانەکان کاریگەری خراپی لەبەرەوە ئەوەی کۆمەڵی ئیسلامی لە ئێستادا کۆمەڵی دادگەری لە ئێستادا بێکاری لەسەر بکە ینی زەقکردنەوەی ئەو حاڵەتەیە ئەگینا هەر کاری لەسەر کردووەکو هەر بۆ لایانی دادگەریە مەسەرەتا ژەرتومانە ئێمە باوەڕمان بە یەکسانی نییە بەو شێوازەی کە بڵێ ئەبێژن و پیا و هەمان شت بکەن هەر خەریکی یەک شت بن واتە جیاوازی ڕەگەزی نەمێنێ چکەوە خۆی گەورە دایناوە بەڵام باوەڕمان بەوە هەیە هاوکار و هاو ئاستی یەکترن لای خی گەورەش یەک شتن شتێک نییە بڵێ ئافرەت پلێ نزمتریان پیا و جیاوازی هەیە لەو ڕۆ بڵێن ئەو ئاستی بەرزترە بەڵام ئەو دادگەری ئەمە لای خۆمانە وەکو قەناعەت کارمان لەسەر کردو تا ئێستا بەسەر لە ناونا باڵێن لە ناوەکەیە دەرکەوتووە ئیگنا هەر بە هەمان ئاراسی پێشووتر هەوڵێن بە بەرفراوانتر و بە ڕوون و ئاشکراتر بڵێن ئێمە دادگەریمان قوبوڵە زوڵ مستەممان قوبوڵ نییە نە لە ئافرەتان نە لە پیاوان نە لە خێزانەکان نە لە هەڵۆشانەوەی کۆمەڵ زۆر باشە
سەبارەت بە پەروەردەی خێزان هەمومان دەزانین کە پەروەردەی خێزان لە دەستی دایکایە. ئێوە ئەمە سبەینی ئەنجومەنێکی پەروەردە و بانگەوازمانەیە چۆن دەتانوێت جارێکی دیکە پێداچوونەوە بە پلانەکانی خۆتانە بکەن لە بابەتی پەروەردە خێزانیەکان. لە کاری پێشووتریش هەر ئەومان کرد کە زۆر باسی گرنگی خێزانمان کردو، زۆر باسی ڕۆڵ و ئەرکی بەرپرسیارەتی دایکمان کردووە بەرامبەر بە پەروەردەکردنی مناڵ. ئێمە قەناعەتمان وایە ئەوە بێ لەمە دوش یعنی لە ڕێ ئەو ئەنجومەنانوانێ هەر ئەوەی کە کردومانە زۆر بەرگەورەتر و بە چالاکانەتر و پشتیوان بەخوای گەورە لەو ئەنجومەنشە وجودی ئافرە دەبێەوە جەخت لەسەر چونکە جاران ئێمە هەر ئاراستی کارکردمان لەسەر ئافرەتان بوو، پێویستەکە لەمەدا ئاراستی کارکردمان لەسەر هەردوو لە ڕەگەزەکە بێت بۆی ئێمە یعنی خێزانێکی تەواوکاری یەکتر دروستکەین. ئەو مەفهومە لا بینکارە بێ ئافرەت تەزحیە با و خۆی بەختکە لە پێناوی خێزانەکەیە بەتەنها ئەبێ خێزان تەواوکاری یەکتر بن، ئەبێ دایک و باوک هاوکاری یەکتر بن لەو پرۆسە پەروەردەی کە ئێستا پێویستە گرنگی پێ بدرێ. ئێمە لە کۆڵمبیاین بەداخەوە بە ئەخلاقیەکان ڕۆژانە لە دابەزینە حاڵەتە کە ڕۆژانە بەرەو خراپبوون هەڵۆشانەی خێزان ڕۆژانە بەرەو خراپترە چێ بۆیە کاری زۆر گەورەتری بێت کارکردن لەسەر پەروەردەی خێزانی، لەسەر پەروەردەی تەندروست بۆ مناڵان بۆ گەنجان، لەسەر بەرەو با بڵێن تێگەاندنیان لە بنەما شەرعیەکان لە پەروەردەدا. چونکە من هەموو جارێڵم لە ئاینی پیرۆزی ئیسلامدا پەروەردە پرۆسەیەکی یەکتر تەواوکەرە، یعنی شتێکی دابڕاونی ئەڵێ ئەمە پەروەردەی ئەوەیەوە پەروەردەی ڕەگەزی و پەروەردەی چیە یعنی ئەوان نییە. ئیسلام هەر لە سەرەتای ئینسانەکە حتا لە پێش زەواجی شیوانێ بێ گرنگی بە هاوسەرەکەی با لەو ڕوانێ تەواوکەری یەکتر بن تا بتوانن پەروەردەیەکی تەندروست کردن. ئەرک و ڕۆڵیان لە شریعەتی ئیسلامیدا تەواوکەری یەکترە بۆ پەروەردەکردنی مناڵێک، پێشکەشکردنی مناڵێکی تەندروستی پەروەردەکراوە بە کۆمەڵگا. ئەمەیە ئەو ئاراستەی کە بێ کاری لەسەر کرێت بۆی ئێمە خێزانێکی تەواوکار و گونجاو و پەروەردەیەکی تەندروست لە کۆمەڵگەکەمانە بەرپاکەین. کاتو قەدەم خێرس دوێنێ کۆمەڵی ئیسلامی کوردستان بۆ ئەمڕۆ کۆمەڵی دادگەریە لاچوونی ئەم دەستەوە هەم وشەیە پاشگەی ئیسلامیە ئەتوانین بڵێن سبێنێ خوشکان ئەتوان ئافرەتێکی سفور یا دانە پۆشرا و ببێتە ئەندامی کۆمەڵ. ئێمە پێشتریش ڕێگری نەبووە لەوە چێ ناوەکە وای کرد بێ ئەو خەڵقی کە پابەند نەبوو بێ بە ئەم جلو بەرگەوانەوەی زانی بە جێی ناوێتەوە لە کۆمەڵی ئیسلامیدا. ئەگینا پێشتریش زۆر جار بانگمان کردوون لە کار و چالاکیمانەوە ئامادەیانە بووە و خەڵقێک هەبووە کە ئەو مەفهومەی لا ڕازبێتەوە بەڵام ڕێژەیەکی کەم پێمان وایە یعنی ئێمە پابەندین بە یاسا شەرعیەکانەوەیە بەڵام ئیسلامیش مەسەلەن ڕێگە ناداتەوە هیچ شتێک بە زۆر بە کەسی بەرامبەر بکەیت. ئەو شتانە ئازادی تاکە کەسین کەسێک جلو بەرگێکە پۆشیان لەوە چێ جلو بەرگەکەی من زۆرێک لەو ئافرەتانە پێ ڕازی نەبن بەڵام گرنگ ئایا گوێگرتن بۆ بەرنامەی ئیسلام گوێگرتن لە یاسا شەرعیەکانی خۆ ئیسلام بەس تەنها جلوبەرگ نییە تاکو پێی بڵێم ئەگەر ئەو جلوبەرگە لەبەر بێ ئیتر سپۆرس بێنی ڕێ دەبێتەوە لەناو ئۆرگانێکی کۆمەڵی ئیسلامی کوردستان. من وەکو خۆم پێشتر لە ڕێکخراوی بڵێن لە ڕێکخراوی خوشکانە کارم کردووە چەند جاری جوتومە هیچ ڕێگریەک نییە لەوەی ئافرەتێک بێ وەکو ئەندام لەگەڵ ئێمە بەشدار بێ گوێ لە یاسا شەرعیەکان بگرێ ئێمە بۆی ڕوونەکەینەوە لە ئیسلامدا بڵێ بۆچی تۆ جلوبەرگەکە ئاپۆشێڵم من لەبەرەوەی پێم وایە قەناعەتێکی شەرعی مەیەم جلوبەرگێ ئەگەر ئەو قەناعەتی بۆ دروست بوو بیپۆشێ ئەگەر قەناعەتی بۆ دروست ناتوانین زۆر کە بێتە ناو ڕێکخراوەکەتان بێتە ناو حیزبەوە هەمان بووە بەڵام ڕێژەکە کەم بووە نەیتوانیوە یعنی بەو شێوەیە بەرچاو خرێگینا خەڵقێک هەبووە کە ئەو قەناعەتی هەبوو جلوبەرگوتی قەناعەتم بە جلوبەرگەکە نییە ئێمەش ناتوانین ڕێگری چکە ئیسلام تەنها جلوبەرگ نییە وەکو باسم کرد کۆمەڵە یاسا و قەواعیدی شەرعیەکە ئەو گەر باوەڕی پێ هەبێت جلوبەرگەکە هەنگاوێکیانە جلوبەرگەکەشی نەکرد ڕێبێت جێگەی بێت پێشتری جێگەی بۆتەوە بەس کەم بۆ ڕێژەکە دەرنەکەوتە بەس من قەناعەتم وایە پێشتریش ینی ڕێگری نەبووە بێتە ناو ڕێکخراوەکەوانە کارکات یان بێتە ئاستەکانی ڕێخستنەوە کارکات بەس قەناعەتێکی خۆی ئەو هەبووە کە سەیری کردەوەمان بە جلوبەرگی ئاواین و پابەندین لەوە چێ کەم ئافرەت ئەو ئیقدامێتی بووە من خۆم خەڵقم لەلا بووە بڵێن لەگەڵما هاتۆ بۆ لام یان سەردانی کردم یان پرسیاری دەکردم توێتی ئیسلام تەنها جلوبەرگە وتو من توێتی یعنی ئەوە ئەگەر جلوبەرگ من پابەندە من بە جلوبەرگەوە ڕێمەکەن بێمەلاتان مە زۆر ئاساییە چونکە خۆ جلوبەرگەکە بەشێکی ئەگەر شتەکانێکی ئیسلام قبوڵە جلوبەرگەکە و قبوڵ نییە جلوبەرگەکە مەرحەلەیە ئەگەر قەناعەتی کرد بیکە ئەگەر قەناعەت نەکرد دڵنیایە بە کار و کردەوەکانی ئەوتوان کەمەکێشی بکەن بۆ یەکەوی جلوبەرگەشی چاک بکەن من زۆر جار ئەوم زۆر جاریش کاریان لەگەڵ کردوین ئەو شتان و تۆتوانە من باڵێن ئەو قەناعەتم بۆ دروست بووە کە جاران وەم زانیوە کە ئافرەتێک جلوبەرگی شەرعی بپۆشێت ڕێگری بێ لە زۆر چالاکی ڕێگری بێ لە زۆر شتکە من پێم خۆش بۆ بیکەم بۆیە نەپۆشیەوە بەڵام بۆم دەرکەوتەوە کە ئەوە جلوبەرگە ڕێگریتان نەبووە لە زۆر شت بە پێچوانەوە هاوکارتان بووە من زۆر جاتیان گیان و مەسەن نەناردن بۆ خوێندن هۆکارەکەی
ئیسلامەیان با بڵێن نەچوون بۆ هەندێک ناوەند و شوێنی کە حەزم پێکردەوەکو تەرفیهی ڕێگرێکی ئیسلامە بەڵام ئەو کۆمەڵگایە ئەم شتانی چەسپاندووە کە بۆ ماڕوون کردێتەوە بەڵێ ئەویش ئەوەی لە زۆریان نەخۆشیان قەناعەتیان کرد دوای سەرپۆشیان کردو جاری واش هەبووە لەگەڵ مامەواتوانێت بەو شێوەش کاری کردو بەڵام ڕێژەکە ئەوەندە کەم بووە نەتوانراوە باس زۆر باشە زۆر سپاس خات و خەتەم خێر میوانی پامی ڕۆژبووی سپاس دەکەین بەڵێ بینەرانی عزیز بە یارمەتی هاوکاران لەگەڵ هاوکارم کاک جەلال بەرنامەی پامی ڕۆژمان پێشکەشکردن بۆ هیوایە کە سەرجەم ڕگۆ بابەتەکانمان جێگەسوود و ڕەزامەندی ئێوەی عزیز بووبێت تا بەرنمەیەکی دیکە بەخواتان دەستپێرین خواتان لەگەڵ.